خۆشەویستانی ئێمە گەرمترین سڵاوتان لێبێ و بەیانیتان باش. ئێمە ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجەی خۆشەویستین کە ئەمڕۆ نوێمین فیستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە بەڕێواچێت. وەگەشی بینن لە پشمانەوە ئامادەکاریەکان کراوە لە باخی گشتی شاری هەڵەبجەی خۆشەویست کە لێرە هەموو جوتیارە ئازیزەکان هەموو ئەو بەڕێزانەی کەیانێ لە فیستیڤاڵە بەشدار بن ئامادەن. ئێمە وەکو دەستگای میدیایی کورسات لە پرۆگرامێکی زۆر تایبەتە لێرەین بۆی کە بتوانین لەسەر فیستیڤاڵی هەنار و هەروەها لەسەر ئامادەکاریەکان قسە بکەین. ئێمەش ئەمڕۆ تەواوی پرۆگرامەکە لەگەڵ تەواوی هاوکاران و لەگەڵ پەیوەندا بتوانین پێشکەشتانی بکەین. پەیوەندبانی باش جۆکە و کەشەکەی جیاوازرامڕەوە بە تایبەتی بارانەکە و فستیڤالەکە هیوادارین بارانەکە نەبێتە هۆی تێکدان. هیوادارین ئەزیزانی پرۆگرامی ڕۆژێکی نوێ جوانترین سڵاوی ئێمەتان لێبێت. خۆشحاڵین ئەمڕۆژ لە پرۆگرامێکی دیکەی ڕۆژێکی نوێ بە پرۆگرامێکی زۆر تایبەتەوە لە نوێمین فستیڤاڵی هەنار لە شاری هەڵەبجەی خۆشەویستەوە لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویست بەردەوام ئەبین. ئەمڕۆ ئێمە لێرەین ئەمانەوە کۆمەڵای گزانیایی لەسەر فستیڤالەکە وەربگرین بەڕێوەچوونەکەی و هەروە ڕۆژانەکەی و جا لەگەڵەوە شاسەر و بارانێکی زۆر خۆشیشە بارانێکی باشیش لێ یاوین نەخۆشمان لە کاتی ئامادەکاریەکەی لە ئێستاشە. وەڵا هەر لە ڕێگاش هاتی من تۆزێتتر سملێنی ژوتم قەی ناکە پرۆگرامەکەی خۆمانێمە هەرچۆنێ بێ ئەتوانین بەڵام ئەنجامی بین بەڵام ئامادەکاریەکانی ئەم ستافە جوانەی کە لێرن جابووی ئەمە زیانەری زیاتر وەربگرین ئێسا خاتوچیا قاسم مالایەوە و بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری پارێزگای هەڵەبجە. خاتوچیا سڵاو لێبێ و بەیانی بەخێر بن و پارێزگای هەڵەبجە دەستخۆش دەستخۆشیتان لێکین سەرەتا بۆ ئامادەکاریەکان بۆ ئەم فیستیڤاڵەکە ئەمە نوێمین فیستیڤاڵە. گوتی خۆت پێش بچینە پرۆگرامەکەوتی بەخوا زۆر سێرمان کردووە کە بڵێ باران نەبێت و کەشەکە تێک نەچێت. قاتوچیا ئامادەکاریەکان چۆن بووە لەکەی وەستا توانیتانێت تیمێک پێک بێنن بۆی کە بتوانن ئەم فیستیڤاڵە گەورەی بەڕێوە بچێت. بەخێر بێن بە پارێزگای هەڵەبجە دووبارە بە خۆشحاڵی هیوادارین بارانی بەرەکەت بێت و لێمان تێک نییە. ئێمە بە نزیکەی 2 هەفتە بە سەرۆکایەتی بەڕێ جەناوی قایمقام هەماهەنگیمێکی هەماهەنگی و ئاست لە ئاستی باڵا لە هەموو دام و دەستگاکانی پارێزگای هەڵەبجە ئامادە کراوە. بەڕێبەرایەتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجە و تۆڕی ڕێکخراوەکان بە هاوکاری بەڕێبەرایەتی گشتیمان هەستاین بە ئەنجامدانی ئەم فستیڤاڵە و هەماهەنگیەکان هەر لە پۆلیسی و ئاسایش و تیمی تەندروستی و شارەوانی دەورێکی ئەساسی هەبووە لە ڕێخستنی ئەم فستیڤاڵەیە. ئێمە شوکو خۆمان تیمەکانمان لە هەردوو بازگەی دەرەشیش و زەمەقی حزوریان هەیە بۆ وەرگرتنی ئاماری گەشتیار و تیمەکانیشمان لێرە وەکو چاودێر لێرن. لیژنە هاوبەشەکانی قایمقامە زۆر ئەکتیڤ کراون بە ڕێژەیەکی زۆر کانۆنەری هەموو داون دەستگاکانیان تیا بۆ ئەوەی خوانەکردا حاڵەتی گرانی نرخ و خراپی کواڵەتی خواردنەکان ڕوونەیە لەوانەیە هەرڕووبات بەڵام گرنگ ئەوەیە بە زووی کۆنتترۆل بکرێت و ئێمەش لە ڕێگەی خۆمانەوە مارکتینگی گەورەمان کردووە داواتنامە نێراوە بۆ زۆربەی قونسوڵخانەی ئەو وڵاتان کە لە هەرێمی کوردستانە هەن گروپە گەشتیاریەکانی ناوەڕاست و باشووری عێراق هەموویمان ئاگادار کردووە گروپە ناوخۆییەکان. ئەمڕۆ میوانێکی زۆرمانەوێ بە خۆشحاریەوە هەڵەبجە کەرنەڤاڵێکی جوان نمایش ئەکات و نزیکەی 25 فلۆگەری ئێرانیش بەشدارە بن و بۆی بە فلۆگ و بە ڤیددیوەکانیان بۆی مارکتین و بازارکردنێ بکەین و قونسوڵێکێک حزوری ئەبێ هێزەکانی هاوپەیمانانی ئەڵمانیا حزوریان ئەبێ ئەو بەڕێز وەزیری بازرگانی و پیشەسازی و وەکیل وەزیر و سەرۆکی دەستەی گەشت و گوزار و میوانێکی زۆرمان هەبێ و بە خۆشحاڵیەوە 2 ڕۆژە هەڵەبجە هەستەکەی جەژنە هەموو ماڵێک 3-4 عایلە هەیە و میوانی هەیە زۆر دڵخۆشین بەخێر بێن سەر چاومان هیوادارین یادگارێکی جوان تۆمار بکەن و کەشێکی لەبیر نەکراو بێت. ئەمڕۆ ئەڵەی جەژنە بەڵام بەس نانەکەی بەیانیم نەخواردووە هیوادارین هەمیشە لە خۆشییا بن و پارێزگایەکی عزیز و خۆشەویستە هەمیشەش حەزەکەین هەموو ڕۆژێکی ئەم فستیڤاڵ و کەرنەڤاڵانە بێ بۆی کە زیاتر لێرە خەڵک ئاشنا بێ بە دابوونەریت و کەلتور و بەروبوومی ناخۆی هەڵەبجە. سپاس بەخێرن سەر چاوکەزانین کە ئەمە نوێمین فستیڤاڵی هەنارە لە شاری هەڵەبجەی خۆشەویست تا چۆن ئەم جۆرە فستیڤاڵانە سازکردنی ئەم جۆرە فستیڤاڵانە گرنگە بۆ لایەنی گەشت و گوزاریش. بەڵێ خۆتان ئەزانن بێتگە لە کەشە دڵڕفێنەکەی هەر ناوچەیە کە کەشوهەوای گونجاو بێ سروشتێکی جوانی هەرێ ئەبێتە هۆی ڕاکێشانی گەشتیار بەڵام لە هەمان کاتات ئەنجامدانی چالاکی زۆر گرنگە بۆ ڕاکێشانی گەشتیار ئەو چالاکیانەی کە لە پارێزگاکانی کەنین مثلەن لە هەڵەبجە ئایتمی هەنار بە ناوبانگە
لەبەرەوە زۆر گرنگە بە ڕاکێشانی گەشتیار تۆ ئەگەر توێ ژمارە گەشتیار زیادکەی ئەبێت چالاکیت هەبێت چالاکی زستانە بێت سەر بەفر بێت چالاکی ئۆفرۆد بێت خۆی هاوین کەش و هەواکە و فێنکەکە وا ئەکا گەشتیار بێت بەڵام لە وەرزەکانی ترە جیاوازە ئەبێت تۆ بیانوێکی هەبێت بۆ ئەوەی بەدڵنیاییەوە بێت تۆ بیانوێکی هەبێت بۆ ئەوەی گەشتیار ڕابکێشی خۆشبەختانە فستیڤاڵی هەنارێکێکە لەو کارە گرنگانەی کە ئەم ساڵ پێێنێتە نهۆمی ساڵی هیوادارین لە ساڵی دێمین یا ببێ بە نێودەوڵەتی بە خۆتان نەزانن فستیڤاڵی هەنار لە 5 وڵاتی ترا لە هەموو جیهانە ئەنجامەدرێ تونسا ئوردونە تورکیا ئێرانە پێم وابێت تورکیا وڵاتێکی کێ ببوورە بیرم نەماوە هیواداری ئێمەش بتوانین ساڵی داهاتوو ببێ بە نێودەوڵەتی بتوانین تیمی ئەو وڵاتانە داواتکەین بێن بۆ ئێرە مارکتینی بۆ بکەین و ئاڵوگۆڕی خیبرە هەبێ لە بینمانە تیمی ئێمەش بچن بەشداری ئەو فستیڤاڵانە بکەن خیبرە وەرگرن بێنەوە بتوانین گەشەی پێبین بە نێودەوڵەتی بکەین لەسەر ئاستی عراق نەبێ بەڵکو لەسەر ئاستی وڵاتانی دەرەوە بێت باشە خاتوچیا بە بازرگانی کردنی هەنار کازوانی بەربوومێکی ماشەڵڵا زۆرمانەی جوتیارەکانە یەخوا لەشیان ساغ بێ ئێمە ئەزانی لە ساڵانی ڕابردووە هەنار ڕۆشتە وڵاتی بەریتانیا یعنی فیدباکێکی باشیشی بۆ خۆیانەکە تایبەتمەندیەکان و تام و چێژەکەی چۆن بتوانین ئێوە وەکو دەستەی بەڕێوەبردن هەم لە گەشت و گوزار و هەم لە قایم خامێت و هەم لە لیژنە تایبەتەکانە بتوانن کۆنتاکتی باشتری وڵاتانی کە بەدەست بێن کە باسی نێودەوڵەتیەکەی ئەمانە ئەبێتە بەشێکی گرنگ بۆ ئەوەی کە بتوانن زیاتر خەڵک ئاشنا بێ بەم بەروهەمە ناوخۆیی کە ئێمە هەمان بابەتی بە بازارکردن و بە پیشەزاسیکردن یەکێکە لە ئەنسوڕە زۆر گرنگەکان خۆی ئەم بەنجامدانی فیستیڤاڵەکە هۆکارێکی گەورەیە بۆ ساختکردنەوەی بەروبوومەکان بەڵام لەبەرەوەی کواڵەتێکی زۆر باشە و کەمیەتەکەی زۆرە لە پارێزگای هەڵەبجە ئەتوانێت تەختەی دەرەوەش بکە زۆر گرنگە لەسەر ئاستی باڵا وەزارەتی پیشەسازی و بازرگانی بە خۆشحاڵی و بەسپاسەوە کابینە نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئیشی لەسەر و بابەتە کردووە وە خۆتان جەنابێ ئاماژە پێکە ساڵی پار کە نێردرا دەرەوە بەڵام هەوڵەکان ئەوڵی بچووکن بەڵام دڵنیام گەورەتر ئەبن بابەتی بە پیشەسازیکردن زۆر گرنگە چکە بێ بە هاندانێک بۆ جوتیارەکان زیاتر گەشە بە بەرهەمەکانیان بن زیاتر خۆیان هیلا بکەن و ئەبێت بە هۆکارێکیش کە زیاتر فیستیڤاڵەکە وەکو جەنابەتی بە نێودەوڵەتی بکرێت و بتوانین ساڵ بۆ ساڵ گەورەتر و جوانتری بکەین زۆر باشە خاتوچیاوەکو خۆشتە ئاماژەت پێکرد کە ئەمە هەندانێکە بێ بۆ جوتیارەکان لەم فستیڤاڵدا چەند جوتیار بەشداری کردووە بە بەرهەمەکانی خۆیان و هەروە تا چەند گرنگە ئەم فستیڤاڵانە بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانیان کە زۆربەی کات لەوانەیە جوتیاران کێشی ئەویان هەبێ کە بەرهەمەکانیان لە ناوخۆی وڵاتدا لە ناوخۆی کوردستاندا ساغ ناکرێتەوە بەڵێ بەپێی ئەو زانیارانی کە لەلایەن بەڕێزان بەڕێوەبەری گشتی گشتوکاڵی هەڵەبجە پێمان وتراوە زیاد لە 300 خاوەن باخ و جوتیار عەرزی بەرهەمەکانی خۆیانەکەن بەڵام زیاتر لە 600 کەپر گیراوە بەڵام هەنێک کاری دەستی خانمان و بەرهەمەکانی تریشی تایە ینی تەنها ئەوە نییە بەڵام لە هەر ئایتمێ بکرێت شەرتی بەس هەنار بێ مەسەلەن گوێزە تووە هەنجیرە خواردەمەنی کولتوری ناوچەی هەورامانە هەموو ئەوانە لە زمانی فیستیڤاڵەکان و مەسەلەن ترەیەکێکە لەو ئایتمانشکە لە پارێزگای هەڵەبجە زۆر بەناوبانگە بەڵام کەمیەتەکەی کەمترە لە چاو هەنار لەبەرەوە باخەوانەکانیش ئەم هەلایان قۆستێتەوە ئەوانش بەشدارن هاوشانی بابەتی ئایتمی هەنار بابەتی گوێز و بابەتی ترێ و ئەوانی کەشی لەگەڵا ئەزانین کە بەربوومێکی باشی هەنارمانەیە دروستکردنی کارگا ئەزانین کە ئێستا بۆ نمونە ڕبە هەنارمان هەیە بۆ نمونە لە هەنار چەندین کەرەستەیەی لێ دروستەکەن و لێرەش کارگا هەیە ئەم کارگانە تا چەند ئەبێتە دەرفەتێکی تر بۆ جوتیاران بۆ نمونە ئەگەر بەربوومەکەی زۆر بوو لەگەڵ ئەم کانگانەیە پەیوەندیان هەبێ توانن بە نرخێکی گونجاو لیان وەربگرن و ئەوانیش بتوانن سوودی لێبین و بتوانن ساڵی ئایندە باشتر و باشتر هەوڵبەن ئەمانە تا چەند گرنگە خاتوچیایەوە وەک باسمان کە ئەو بابەتە بزمنی بابەتی بە پیشەسازیکردن لەبەرەوە لەوانەیە زۆر ئاسانتر بێت تۆ لە ناو پارێزگاکەی خۆتا چەند کارگەیەک هەبێت بەڵێ بۆ لە قوتونان بۆ بابەتی ساردەمەنی بۆ بابەتی شیرینەمەنی تۆتوانی ئضافەیەکی ینی زۆر شت هەیە ئەگەر بتوانی بیکەی بزە بتوایە هەم کار ئاسانیەکە بۆ جوتیارەکان
هەم زیاتر لەم فستیڤاڵانەشە بە ئاسانی بەرهەمەکە ساغە بێتەوە لەوانەیە سەر تۆ بتێ شوشەی ڕوو بە هەنار بکڕی هەڵگرتنەکەی تێچوەکەی کەمتر بێ لەوەی کە سنووقی هەنارە پێ بێ ئەو بۆ کاتێکی زۆر زیاتری شەتوانی بەکاری بێنی بە ئەم وەرزەبی کە بە هەتا وەرزێکی کە ساڵێکی کەم کاتە زۆر بۆ نۆرماڵی بە فرەشی توانی بەکاری بێنی چکە بابەتێکە ساڵی یەکجارە بەرەبووی هەنار وەکو تەماتە وەکو پرتەقاڵ نییە 3-4 مانگ بەردەوام بێت و ئەوانە ساڵی جارێکە لە وەرزێکی دیاری کراوە لەبەرەوە زۆر گرنگە بابەتی بە پیشەسازیکردن هیوادارین کە لایانی پەیوەندیدار کە وەزارەتی بازرگانی پیشەسازیە لەسەر ئاستی باڵا حکوومەتی هەرێم ئەنجومەنی وەزیران بەڕێزان جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەمانە کار لەسەر ئەو بابەتە بکەن هەوڵەکان دڵخۆشکردن لەبەرەوەی کامینەی گرنگی باشی بە کشت و کاڵ و گەشت و گوزاراوە چاوەڕشتی باشتری شەکەین ئینشەڵڵا زۆر باشە ئاماژەت بۆ کردلەوەی کە چکە لە جوتیاران کە بەرهەمەکانی خۆیان لێرە لە فستیڤاڵەکە دانمایشەکەن چەندین کەسی دیکەشی تێدا لەوەی کە کاری دەستی ئەکات چێشتێنانی تایە خواردنی جا سەرکۆ هەر بەیانی کە هاتین لە پێش پرۆگرامەکە بۆنی خواردنەکە زۆری برسیوەی بەخۆ نانەکە بخۆم ئێستش دوای پرۆگرام قەیناکە نانەکەمان نەخۆین کاتە تا چەند گرنگ ئەمە بۆ لایەکەی دیکەشی جگە لە بەرهەمە ناوخۆیەکان و لایانی جوتیارەکەی بۆ خانمانەی دیکەش بۆ کەسانی دیکەش کە کارێکیان هەیە تا ئەسە نەیانتوانیوە لە هیچ شوێنەکان نمایش بکەن ئەم جۆرە فستیڤاڵانە ئەگەر ساڵی جارێکیش نەبێ دوو جایش بکرێت تا چەند گرنگە بەڵێ زۆر گرنگێکێک لەو خاصلەتانەی فستیڤاڵی هەنار هەیە دووشانازی پێوەکەین سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتیش خانمەکانیان بەشدارن بەکاری دەستەکانیان هەم بەرهەمەکانیان لەم کاتە ساخەکەنەوە هەمەتوان بزنسکارد گۆڕنەوە لەگەڵ هاونیشتیمانیان و سەردانیکەران و گەشتیاران بتوان مارکەتینە بۆ خۆیان بکەن ساڵ لە ڕێگەی پیجەکانیان و فرۆشیان زیاتر ببێ هەم لە هەمان کاتی شایستە من میوانم هەبوو دوێنە باسی ئەوەیان کرد وتمان لەکوێ ناوخۆن و ئانەوتم هیچ کەس نابێنە دەرەوەی فستیڤاڵەکە خۆشترین خواردنی لێە هەر لە کەلانەوە بگرە هەر لە گوێز مەژگە بۆ بگرە هەر لە بریانی هەر لە فراخ بزەوێت لەکوێ شتێکیەوە خۆشمان دەستەکەوێت لەوە زیاتر لەبەرەوە زۆر گرنگە تۆ بێتی ئێرە هەم کەشێکی خۆش وەرگرین بەرهەمی هەنار و بەربوومە خۆماڵیەکانی تر بکڕی لە هەمان کاتا بتوانی خواردنێکی جیاواز بخۆی کە لەوەی کە لە ڕستۆرانت و مەطعەمەکان و ڕۆژێکی جیاواز بە کاملی لە بەیانیەکەت بە جیاواز دەستپێکی هەتا ئێوارە هیوادارم ساڵی ئایندە بە نێودەوڵەتی بگرێت کە بە نێودەوڵەتی کرا مەجموعەیە چالاکی ئەبێ زیاد بکرێ بۆم فستیڤاڵە وای لێبێ هەر لە دەواازەی شارەوە داخڵ ببی هەست بکەی هەڵەبجا ڕۆژێکی جیاوازی هەیە لە هەرکوێ ڕووکەیتە هەرکوێ خۆش و شادی ببینی لە هەموو سوچ و کەلوبەرێکیا چالاکی هوەری هەبێ گۆرانی هەبێ میوزیک هەبێ پێشانگای وێنەکێشان هەبێت ئێمە زۆر شت ئەتوانین بکەین ئیشەڵا بەڵامێکێک لە ئاسە زۆر گرنگەکان فستیڤاڵی هەنار بەپێی حەجمە گەورەکەی خۆی تەعاملی لەگەڵ نەکراوە منحەیەکی ساڵانەی بۆ دانەنراوە ئێمە لە مانگی هێشتەوە پەلە قاژێمانە تا بتوانین 30 میلیۆن 20 میلیۆن لە وەزارەتی دارایی بپچڕین بۆم فستیڤاڵە کە ئەمە لە ئاستی پێویست نییە خۆتەزانی هەر چالاکێک ئەنجام بدەی پێویستی بە پارەیە پێویستی بە بودجێ پێویستی بە کەسێکە ڕێنمایی و ئەم شتانە ڕێخاتەوە بەڵام لەگەڵ ئەوەشا من ئەمیشە حەزمە بۆڵەبۆڵ نییە ئەڵێم ئەو مەتەریاڵی کە لەبەر دەستا بێ ئیشی تیا بکەیت لەبەرەوە ئێمە نەوەستاین و ناشوەستین بەڵام ئەکرێت جوانتر و باشتر و گەورەتر بکرێت فستیڤاڵە لەگەڵ ئەوەی کە هەر لە سەرەتای گفتوگۆکانمانە باسیەوە کرد کە بەدەر لە خەڵکی خۆمان گەشتیارێکی بیانی زۆریشێت یعنی بەدەر لە فستیڤاڵی هەنار ئەزانین کە ئێمە کللتوری خۆمان هەم لە جلوبەرگە جوانەی بەڕێستانەوە هەم لەوەی کە کۆمەڵی خانم لێرێ خۆمەڵی خواردنی خۆماڵی خۆمان کۆمەڵی بەرهەمی تری خۆماڵی خۆمان ئەمانە تا چەند ئەبێتەوەی کە ئێمە بەدەر لەوەی فستیڤاڵی هەنارە بەربوومی کەشمانەیە کە بە ئێوەی ئاشنا بکەین ئەمە دەرفەتێکە بێ بۆ کەسە بیانیانە بە دڵنیایەوە دەرفەتمان زۆرە ئێمە ئەنسوورەکانی بە تایبەت پارێزگای هەڵەبجە زۆربەی بنامە گرنگەکان و ڕەگەزە گرنگەکانی گەشت و گوزاری تیا هەیە بەس تەنها ئەمێنێتەوە سەر ئەوەی کەوەکو پێم وتی بتوانین ڕێخستنیە بکەین ئێستا جەنابتان لە بابەتی میدیایە لە من زۆر شارەزاترن منیش لەوانەیە بە حکمی ئەوەی کە ئێستا لە ئیدارەیەم شارەزاتر بم لە بەڕێستان کەواتە کەسانێکیشتن لە بابەتی ئەنجامدانی ئیڤنتی گەورەی نێودەوڵەتی و فستیڤاڵ شارەزاترن لە ئێمەمانە لەبەرەوە ئەوانەش تۆ بتەوێ ڕاوێژ بکەی کەسێک بینی کۆمپانیاکی گەورە بێنی یان ناوخۆ کەسی زۆر بەتوانامان هەیە پێشان بەڵام ئەمانە هەمووی بە بودجە بە فەند دەکرێت لەبەرەوە وەکو جەنابێ ئاماژە و پێکرد ئێمە ڕەگەزە گرنگەکانمان زۆر هەیە هەر لە بابەتی ئێمە گەشت و گوزاری ڕەشمان هەیە و ڕامیاری کە مۆنومنتی هەڵەبجەیە
یعنی زۆر بەداخەوە ئێمە نەمانتوانیوە لەسەر لە ئاستێکی پێویستە بتوانین گەشتیاری بڕاکێشن هەوڵمان ناوە بە خۆشحاڵیەوە سەرۆکی دەستەی گەشت و گزاری هەرێم بەڕێز هاتوو ئەمەل جەلال کردوێتی بەمەرج هەر گروپێکی گەشتیاری بە تایبەت بیانی بێتە پارێزگای هەولێر و سلێمانی مەرجە لەسەری بێتە پارێزگای هەڵەبجە طبعاً پێشتر ئەم هەوڵە نەبووە ئەمە بەڵام جوهودەکان لەجەر جوهدی شخصی هەمیشە خەمم هەیە کە من گۆڕام بابەتەکان بگۆڕێن ئەمە زۆر خراپە ئەبێت تۆ زۆر جار سێرەی ئەتوێ باشتر بێ سێرەکی خراپترە چکە هەنێ هەوڵ و جوهدێ هەوڵی تاکە کەسە نەبووە بە سیستەم کەواتە ئێمە ڕەگەزەکانمان هەیە ئێمە گەشت و گزاری تەرفیهیمان هەیە بەفرێکی جوانمان هەیە لە مەنطقەی هەورامان و کللتورێکی تایبەتمان هەیە و زمانی جیاوازمان هەیە کللتوری و ڕۆشنبیری جیاوازمان هەیە خواردنەکانی مەنطقەی پارێزگای هەڵەبجە لە شوێنەکانی کە جیاوازە تاموچێژی جیاوازیە لەناو ئەو سروشتە جوانە تەنها ئەوەیە کەەوە بەرهێنانی تیا بکرێ ڕێک بخرێتەوە بجۆ من حەی بۆ دابین بکرێ ینی هاوکاری و هەماهەنگیمان بکرێ چونکە من لێرەوە خۆم بکوشم و پرۆپۆزەڵ حازرکەم و بڕێم گەشتە هەولێر ڕەڤز بکرێ کاتە من هیچم نەکرد لەبەرەوە پێویستمان بە کەمترین یارمەتی هەیە بۆ ئێمە بە دڵنیاییەوە جێگەی خۆیەگرێت زۆر باشە خاتوچیا فستیڤالەکە چەند ڕۆژ بەردەوام هەبێت و ئەگەری هەیە ئەم فستیڤالە درێژ بکرێتەوە بۆ چەند ڕۆژێکی تر بەڵێ وەکو بڕیار وایە کە لە بەرواری 3 ڕۆژ بێت 2 3 و 4 11 بێت بەڵام بۆ درێژکردنەوەکەی ئەوەی من ژنێکی باڵامان هەیە من ناتوانمە خۆم بڕیار بە ئەگەر شتێکی وەها بوو حتمما لە ڕێگەی سوشال میدیا و لە ڕێگەی جەنابتان و ڕاگەاندنەکانیەوە هینیەکەی چکە احتیمال هەیە تۆزە بارانەکە شتەکە خاڵ کاتەوە ئەگەر شتێکی وا بوو بۆ ناسکرێکی جانەسپاسان بارانەکەژەوە زۆر نییە بۆیە ئەمڕۆ دەستپێکی فستیڤالەکە لە پارێزگای هەڵەبجەی خۆشەویستە بێگومان هەر خێزانێک لەوانەیە چەند خێزانێکی تر وە خاچیاوتی لە چەند ڕۆژێکە میوانن لێرە ئەمڕۆ بەشدار بن ئێوەش ئەتوانن لەم ڕۆیاگە دەرفەتە بوو و بژڵین ئەمڕۆ گەردەوامیشە بێ زۆربیان لە دام و دەستگاکانە بەیانی هەینیە هەم کاتێکی خۆش لێرا بێتە سەر و هەم ئاشناژەبی بەم فستیڤالە بە هیوای ئەوەی کە بتوانن ئێوەش گەشتێکی خێزانی خۆشتانە بێ و لە نزیکیشەوە ئامادەی ئەم چالاکیە بن کە لەم فستیڤالەیە بەڕێوەچووە خاتوچیا لەگەڵ ئەوەی کە بەڕێوەچوونی ئەم جۆرە فستیڤالانە بێگومان لە پشت ئێمەشۆ ئامادەکاریەکرێ بۆی کە لە فستیڤالەکە کۆمەڵێک کەس بتوانێت لێرە وتاری هەبێ قسە بکە لەسەر فستیڤالەکە فیدباکی خەڵکی هەڵەبجە چۆنە بۆ ئێوە کە لە ئیدارەیە خۆت ئیباسیەکەی یعنی داوای ئەوان چییە لە ئێوە کە ئاسانتەریان بۆ بکەن ئەمە نوێمینە تۆ ئاواتە خوازی لە دێمینە بێ بە نێودەوڵەتی بەڵام ئەم نێودەوڵەتی خەڵکەکەش ئەبێ لەگەڵتانە داواکاری ئەوان چیان بۆ زیاد بە خۆشحاڵیەوە ساڵانی تر ئەبواە خۆت بچوودا داو لە جوتیارەکان بکرا و تەکلیف و بکرا بوو تاون بەرهەمەکانتان ساڵکەنەوە ئەنی بەڕێبەراتی گشتی کشت و کاڵ مێشوێکی خراپی بەداخەوە هەیە لەسەر زۆر هیلاک بوون زۆر بە خۆشحاڵی و ئەم ساڵ شەڕ بۆ لەسەر کەپرەکان لەسەر شوێنەکان یعنی ساڵان 200 کەپر 200 بۆ ئێستا گەشتە 700 هێشتر گلەیی هەیە گازندە هەیە بەڵام وەکو بەدەمەوە چۆن وەکو پێم وتی نزیکەی 3-4 ڕۆژە بێ هەستەکەی هەموو خەڵکێکی هەڵەبجە دڵی خۆشە چاوەڕێ ساخنەوەی بەرهەمەکانە چکە هەموو ماڵێک هەر ئایتمێکی هەیە بگرە ئیتر ڕوو بە هەنار بێ تو بێ هەنجیر بێ گوێز بێ خواردنی خۆماڵی بێ هەر شتێک بێ کاری دەستی بێ بەڵێ هەموو ئەو شتانەی هەیە ئێمە زۆر خۆشحاڵین دەرگای ماڵمان بۆ هەموو کەسێک کراوەیە ینی من و تومە حەزەکەم من زۆرترین میوانم هەبێت لەم 3-4 ڕۆژەیە لەبەرەوە زۆر ئێمە ماڵ دەرگامان کراوە پارێزەکەمان کراوە ئێمە هەمومان دام و دەستگاکان هەمووی لە ئامادە باشیان نزیکەی 3-4 ڕۆژە کەسمان نەچونێتەوە ماڵی خۆمان و ئینشەڵا شانازیشی پێوەکەین و هیوادارین لە کۆتاییە شتێکی زۆر جوان پێشکەش بکەین یاریارێکی تۆمار بکرێ بۆ ئەو گەشتیار سەردانی کەرانەی کە ڕوو لە پارێزگای هەڵەبجەکەن دەستان خۆش بێ زۆر سپاس بە هیوای ئەوەی ئێستا بێگومان ئەرکێکی زۆر لەسەر شانیان نەخات و چیا بۆی کە لەگەڵ کاروبارەکان و چالەشەکانە بەردەوامی سپاس دەکەین سپاس بۆ ڕوونکردنەوەکان بە هیوای ئەوەی کە ئەم فستیڤالە زۆر بە باشی بەڕێوە بچێ گرنگترین شت ئەوەیە کە بتوانین هەم ئەو گەشتیارانە هەم خەڵکی ناوخۆیمان هەر خەڵکی هەڵەبجەی خۆشەویستیش توانم بە هەموو لایەک بە دڵخۆشی و فستیڤالەکە بەڕێکەوە لە هەمووی گرنگترە دووبارە سپاس جا پەیوەند ئێمە بەردەوامە بین لەگەڵ بینەرەکانمانە لەگەڵ ئەوەی کە ئێمە هاتین ناو باخی گشتی پارێزگای هەڵەبجەوە بینیمان ئامادەکاریەکان بەبێ جیاوازی لە پیاوان لە خانمان لە مناڵان لە گەنجان لەگەڵ ئەوەشی کە ئامادەکاریان کردووە چەند ڕۆژە بە جلوبەرجێکی باشی جوانی کوردی و هاتوونەتە ئێرە و بەرهەمەکانیشان هێناوەتە ئێرە و شوێنەکانیشان جیا کردوێتەوە بەرهەمی هەنارە بەرهەمی کۆمەڵ خواردەمەنیەکانە بەرهەمە و شکراوەکانە لەسەر و ئێمە دواتر هاوکاران بشانێن کۆمەڵە جلوبەرگی
ئامادەکراوە بەرهەمی دەستی خانمانە ئەمانەش بۆ خۆی تایبەتمەندی خۆی هەیە ئەجا سەر کۆچگە لەوەش کە باسی لە ئامادەکاریەکان کرد ئێمە هەرکە هاتین بۆ ناو پارێزگای هەڵەبجە هەر لە ڕێگاوە بینیمان کە برایانی پۆلیسی هاتوچۆش ئامادەکارێکی زۆر باشیان کرد بوو بۆ ئەوەی لەبەری لەوانەیە خەڵکانێکی زۆر و گەشتیارێکی زۆر سەردانی ئێرە بکات بۆ فستیڤاڵی هەنەر بۆی لەسەر جادەکان جەنجاڵ و قەرەباڵغێکی زۆر دروست نەبێت هەبووی ئەوانیش هاوکاریان کردو و ئامادەکارێکی باشیان کردووە بە هیوای ئەوەی کە بتوانین بەخۆشی ئەم فستیڤالە بەڕێ بکەین و ئێمە دەستخۆشی لە هەموو ئەو تیمانەکەین کە ئامادەکراون بۆ ئەوەی کە ئەم فستیڤالە بەباشی بەڕێوە بچێ بەڵام لە هەمان کاتیشا ئەوەی کە زۆر گرنگە بتوانین زیاتر بە شێوەزێکی باش خەڵکەکە هاوکاری یەکتر بێ ئێستا میوانیش کەمان لایە کاک ومێدمان لایە کاکمێ سڵاو لێوێ جابر لەوەی هەتا هاوکارانم مایکەکەی بۆ دانێن ئەوەی کە گرنگە ئێمە ئەم فستیڤالە لە هەڵەبجە کە بەڕێوە ئەچێ لە ڕووی کوشت و کاڵیەوە لە ڕووی ئەوەی جوتیاران تا چەند هاوکاری بکرێن لە ڕووی ئەوەی کە بە شێوازی لە شێوازەکان ئەم بەرهەمە لە وەرزێکی تایبەتە لەم فستیڤاڵیان نمایشەکرێت بەڵام پێویستە بۆ ساڵی ئایندە ئیتر ئەم زەویانە یاخود ئەوانەی کە باخی هەناریان هەیە چیان پێویستە بۆیان بکەین ئێمە ئێستا کاگومێتمان لایە کاگومێت سڵاو لێبێ سپاس بۆ ئامادەبوونێ وەکو ئەندەزیاریی کوشت و کاڵ ئێمە پێمان خۆش بوو کە تۆ لێرەبی کۆمەڵی زانیاریمان بیتێ ئەگەر هاوکارانم ئەگەر دەنگی باشە بۆی توانین پرسیاری لێ بکەین باشە کاگومێت سپاس بۆ ئامادەبوون بەڕێوەچوونی ئەم فستیڤالە لەگەڵ خاتوچیە باسمان کۆکو بەڕێوبەری گەشت و گوزار لە پارێزگا هەڵەبجە بەڕێزدا وەکو ئەندازیارێکی کوشت و کاڵ ماشەڵڵا بەرهەمێکی جوانە هەیە ئەمساڵ تا چەند گرنگە ئەم بەرهەمە جوانەکە هەیە گرنگی بە جوتیاران بین گرنگی بە باخەکان بین گرنگی بە کەرتی کوشت و کاڵ بین لە هەڵەبجە زۆر گرنگە ئێمە گرنگی زۆر بە باخەوانەیانی خۆمان بین لە ڕووی عیلمەوە لە ڕووی زانستی تازەوە فێریان کەین کە بۆچی ئیمساڵ بەرهەمیان جوان بۆ ساڵانی بەرهەمیان خراپ بوو لەو حاڵەتان تێبگەین لەوە تێبگەینین کە وڵاتان چۆن بەرهەمێک پەروەردەکەن کە بتوانن کە بازارەکانی عالەمی پێ بگرن بۆ ئێمە ناتوانین بەرهەمێکمان هەبێت کە بازاری وڵاتانی پێ بگیت بەڕاستی ئەم بەرهەمەی کە ئیمزاڵ هەمانە ئەتوان بڵێم ئەگەر بخرێتە بازارەوە یەکێکە بێت لە جوانتری بەرهەمەکان کە لەسەر زەویا ئیمساڵ لە پارێزگای هەڵەبجە بەرهەم هاتووە ینی بەڕاستی هەنارێکی ناوازە بەرهەم ئەمساڵ جیاوازە لە بەڕێشی جیاوازە زۆر باشە کاکومەدۆ و لێپرسەوەی بەشی کشت و کاڵی بیارە تا چەند گرنگە ئەم جۆرە فستیڤاڵانە بۆ هەندانێک بێ بۆ جوتیارەکان لەبەر ئێمە هەمیشە جوتیارەکان ناڕازی ئەویان هەیە ناڕازی ئەوەکەنەوەی کە ئەڵێن بەرهەمەکانمان ساق نابێتەوە بە تایبەتی لە ناوخۆی وڵاتدا کاتە ئەم جۆرە فستیڤاڵان تا چەند گرنگە بۆی کە ئەوان بەرهەمەکانیان ساق بێتەوە ئێمە زۆر گرنگە کە ئێمە گەشتیاری دەرەوە بانکەین کە گەشتیاری ناوخۆ بانکەین کە گەشتیاری جنوبی عێراق بانکەین بێت بەرهەمەکانمان ببینێت ئێمە هەست سەرەتا دەستپێکردنی ئەم کارەشمان کە لە ساڵ زوو دەستمان پێکەکە من نۆهەمین فستیڤاڵە پێش ئەوەی پێشەنگای کشت و کاڵیمانە کردو ئیشمان هەر لەسەر ئەمەکە کە خەڵک بێت لە نزیکەوە بەرهەمی گەشتیارانی خۆمان بێت بیبینێت کە بەڕاستی بەرهەمێکی ناوازەمان هەیە بیبینێت کە بێت تیجارەتیان لەگەڵا بکات ئێمە لەوە چێ ئەم کڕین و فرۆشت نەشتە کەمەی لەکە لە ناو فستیڤاڵا فرۆشت شتێکی زۆر گرنگ نەبێت بەقەت ئەوەی کە کڕیارێکی دەرەوەمان ئاشناکەین بە بەرهەمی ناوخۆ ئەوە زۆر جار کاکمێتەوە بەس هەنار نییە لێرە یعنی چەندین بەرهەمی تر لێرە هەیە کە ئەم خێزانە بەڕێزانەمانە هێنانە تێرە نمایشی بکەنە بەرەمە و شکراوەکانە وارووا خواردەمەنیە خواردەمەنی جۆرەکانە ئەمانەشە بێتە دەرفەتێکیەوە کە تۆ پارێزگای هەڵەبجە بە دیوێکی تر پیشانی خەڵکو و گەشتیار بێت ئەمە تا چەند ڕێگەیەکە بۆی کە توانین زیاتر هەڵەبجە ئاوادان بێتەوە گەشتیار ڕێک بەتەشید ئێمە جگە لە هەنار ئێمە بەرهەمی تومان هەیە ئێمە بەرهەمی زەیتونمان هەیە ئەتوان لەسەر ئاستی هەرێمی کوردستانە بەرزترین ڕێژەی زەیتونمان هەیە و کارگەیەکی زەیتونی زۆر شاکمان هەیە لەم شارە بەرهەمی هەنجیرمان زۆر باشە وتم تومان زۆر باشە گوێزمان زۆر باش ئەمە بەرهەمانەمان هەیە کە ئەتوانین لەگەڵ هەنارە بتوان بە بازارکردنیان بکەین و بتوانین باخی فراوان و گەوریان لێ دروستکەین کە بتوانین بازارێک بۆ هەرێمی کوردستان و بۆ هەڵەبجە دابین بکەین زۆر باشە ئەم بازارێکە بۆ هەرێمی کوردستان و بۆ هەڵەبجە دابین بکرێت تا چەند گرنگە لەلایەنی ئابوووریەکەی و کە دووبارە هاوکارێک بگەێنێتەوە با هەڵەبجە بەتەشید چونکە ئێمە لێت ناشارمەوە هەڵەبجە لە زۆر ڕۆ داخراوە بەڵام ئێمە توانین بە بەرهەمی کشت و کاڵی ئەم دەرگای لێ بکەینەوە ینی دەرگای لە شارەکەمان بکەینەوە ئێمە هەر نابێت پشت بە بەرهەمی کارخانەکان ببەسین پشت بە بچونکە ئێمە لە ڕاستیە وڵاتێکی سەنعەتی نین وڵاتێکی زراعین
ئێمە ئەکرێت بە زراعە دەواازە لە خۆمان بکەینەوە ئێمە ئەکرێت بە بەرهەمهێنانەکانی دوای بەرهەمێنانی بزە بڵێن لە هەنار چی دروستەکرێت لە پەتاتە چی دروستەکرێت لە چاوەنەر چی دروستەکرێت لە ئەو شتانە چی دروستەکرێت ئێمە بتوانین سەنعەتی پێ دروستکەین بتوانین کارخانەکانی کارخانە کشتتوکاڵەکان بخەینە گەڵ لەم سنوورە. زۆر باشە زۆر کات ئێمە باسیەوەکەین کە ئەم بەرهەمە جوانەمانەیە بەرەمێکی ناوخۆیە زۆرینەی جوتیارەکانی زۆر بە دڵ و بەژیان کاریە بۆ باخەکانیانەکەن کە بتوان ئەم بەرهەمە جوانە پێک بێنن تا چەند گرنگیشە کاکومێت بۆ نمونە لەگەڵ پێداویستەکانی جوتیارانە بین یعنی زۆر کات ساڵانە ئەوان پێویستیان بە نۆشەکردنەوەی باخەکانەیە دارەکان هەیە کۆمەڵە پێداویستی هەیە لەوانەیە پێویستیان بۆ بێ کۆمەڵێ دەرمان هەبێ بۆ درەختەکانیان ئەمانە لەلایەن کشتتوکاڵەوە یاخود لەلایەن بەڕێوبەرایەتەکان و بەرپرسەکانی ئێرەوە بۆیان دابیم کرێ بۆی کە ئەوان بتوان هەنگای باشتر بنێن بۆ ساڵی داهات. ئێمە ئەگەر لەلایەن کشتتوکاڵش و بۆیان دابین نەکرێ بەڵام ئەگەر ئێمە چاودێریکی باش بین بەسەر ئەو دەرمانانە کەوێنە وڵات جوتیار وا هەستەکەم ئەمەیانی زۆر گرنگترە بۆی نەک ئەوەی ئێمە دەرمانی پێ بدەین ئەگەر ئێمە چاودێریکی باش بین ئەو دەرمانانەی ئەو پەینانەی کە بتوان سەیتەرێ بکەین بەسەریا کەشتی خراپ نەنێرین من لێت ناشارمەوە لە وڵاتانی چواردەورە جاری وایە پەین هاتووە کو داتوێتە ئەم وڵاتە خۆڵەکەی خۆمان لەو بەرهەمە کوتی زیاتر بوو ینی نزوەی نایترۆژنەکەی بەرزتر بوو ینی لەگەڵ خۆڵەکەی خۆمانەی فەرقێکی نەبووە کەواتە ئێمە ئەگەر بتوان چاودێریکی باش بین و ئێمە بتوان ئەگەر لە ڕووی علمیوە فێریان کەین چۆن ئەو سەمادوشتە بەکاری وا هەستەکەم ئەمەیان بەهێستر لەوەی ئێمە بۆیان بێنی یا ئێمە بتوانین ئاوا بازارێکی گەوریان بۆ بکەینەوە بەرهەمەکانیان ئاشناکەن بەدەرەوە باز ناکەم ئەوە قورساییکی زۆر بێ لەسەر فەلا ئەگەر ئێمە خۆی بیکڕێت بەڵام ئێمە ئەبێ بەرهەمەکەی لە شوێنێکان نەکەوێت و خراپ ببێت بازارێکی بۆ بدۆزینەوە ئەوە لە هەموو شتێ بۆ جوتیار باشترە بەڕاست. زۆر باشە خاتو چیە ئاماژەی بۆ کرد کە زیاتر لە 300 جوتیار ئەمڕۆ لە فستیڤاڵەکەدا ئامادەن و بەشدارن تا چەند جوتیاران بە جۆش و فرۆشەوە بەشداری ئەم جۆرە فستیڤاڵانە ئەکەن بە تایبەتی فستیڤاڵی هەنار لە هەڵەبجە. ساڵانی دەستپێکی ئەم فستیڤاڵە لە هەڵەبجە ئێمە بە زۆر جوتیارانمانە هێنا ینی بە زۆر ئەڕۆشن بە شوێنیانە ماڵ بە ماڵباغ بە باگەڕین تەقەمان لە دەرگایانەدا تەکلیفمان لێکردن کە بێن بەشدار بکەن لە شتە سوپاس بۆ خواوەمە بۆ 2 ساڵە 3 ساڵە ینی خۆیان بە جۆش و غرۆش و یەن داواکەن کە شوێنێکیان پێ بدەن کە بەشداری بکەن لە فستیڤاڵە ئەمەش بۆ گەڕێتەوە کە بەڕاستی ئیسفادەیشیان کردووە لەم کارە بۆیە خۆیان بەو گڕوتینەوە یەن بەشداریمان لەگەڵاکە. باشە لەگەڵ ئەوەی کە ئەم فستیڤاڵە بەڕێوە چێزین وەرزێکی تایبەتە بۆ هەنار زۆر جار جوتیارە بەڕێزەکان خۆیان ئەڵێن با تۆزێ لەسەر سنوورەکان ڕێگری بکرێت لەو بەرهەمانەی کەیەت زۆر جار لەگەڵەوەی کە ئێمە بەرهەمێکی جوانمانەیە پێوەی مادووە بووی نرخێکی لەسەردانین بەڵام لەبەروی کۆمەڵێک بازرگان بەرهەمی کاهێنە ناو بازارەکانەوە لە بەرهەمەکەی ئێمە کەمەکەنەوە ئەمانە تا چەند گرنگە لەگەڵ ئەنجامدانی ئەم فستیڤاڵانەیە ڕێگری لەوانەش بکرێت بەرهەمانەی خۆمان ساغ بکرێت. من ئەڵێم ئەگەر ڕێگریش نەکرێ بەڵام باجێکی وای لەسەر دابنرێت ڕاستە کە نەتوانرێ هاوردەی بکات لە بەرهەمەکانی خۆشماکەم نەبێتەوە ینی ئێمە ئەکرێت سنوورەکان دانەخین بەڵام ئەکرێت باجێکی وای لەسەر دانێن کە نەتوانێت منافەسێ بەرهەمی ناوخۆیی بکات. ئێمە لەوە چێ قرس بێت بەرهەمی وڵاتێک بەڵام هەرچەنە وڵاتانی چواردەوری ئێمە توانین ئەو کارە لەسەر ئێمە بکەن بەڕاستی ینی ئێمە یەک قبولی ناکەن یەک بەرهەمی ئێمە بچێتە ناو خاشی ئەوانەوە بەڵام ئێمە گەر تا ئیسا وڵاتێک بین هەرێمێک بین زۆر دەسەڵات و سوڵتەمان نەبێ بەسەر ئەوانە بەڵام ئەتوانن باجێکی قورسی لەسەر دانێن بەڵام کێشە ئەوەیە زۆر جار ئەم بەرهەمانەی پێش 2 مانگ پێشەوەی ئەم بەرهەمانەی خۆمان پێگات ئەوان ساردخانەکان پڕەکەن لەو بەرهەمانەی دەرەوە دوای ئەوە لە کاتی پێگەشتنی ئەما منافەسەیەکات ئەوە کێشەیە بەلامانە ینی ئێمە ناکرێت خۆ چەند ساڵ یان چەند مانگێک ئێمە بەرهەم بوەسێنین بۆیە ئەوانە توانن پێشوەخت داخڵی بکەن بەڵام ئەتوانێت باجێکی قورسی لەسەر دانێ بۆی نەتوانێت هەر هاوردەی بکات. زۆر باشە مە هەمیشاڵێن تا چەند بەرهەمەکان کاتێک کە بەرهەمی ئەهێنین گرنگە ئەوەنەش پاکێجینگەکەی و لە قوتونانەکەی و ئامادەکارەکەی گرنگە تا چەند لێرە گرنگی درراوە بۆ لایەنە کاتێکە من بەرهەمێک هەناردەی دەرەوەکەن یا هەر بۆ ناوخۆی خۆشمان گرنگی بە پاکێجینگ درراوە سەرەتامانە ینی سەرەتای کارەکەمانە لە ڕاستیا چەند ساڵێکە کۆمەڵی کۆمپانیا دروست بوون بەرهەمەکان هەناردەی دەرەوەکەن سەرەتایانە ئەیەوێت کاتی ئەوێت ئەمە بۆ خێرایی چۆن هەموو کارێک پێویستی بە هێواشێواژێتە پێشەوە ئێمەش بەڕاستی وەک هەموو کارەکانی تریشمان لە بواری زراعیشە هەر شتەکانمان بە هێواشێواژ ئەچێتە پێشیان نەمانتوانێت کارەکانمان زۆر بە خێراکەین یا بەرنامەی تۆکمە و چاکی بۆدان بەڵام هیچ سپاس بۆخوا باشیشە ئەنی بەم شێوەش کەم کەم کەوتێتە سەربی خۆتان بڵێن چەند ساڵێکی تر زۆر باشترە بێت و
ئیشەڵا ئەچینە قۆناغی زۆر باشە لەگەڵەوەی کە ئەم فستیڤالە بەیانە دەستی پێکردووە و ئێوە وەکو تیمەکان وەکوی کە تیمێکی ئامادەکاری ئەم فستیڤالن چالاشەکانی ترچیە کاگومێت کە لێرە بەڕێوەچە بە دەرلەوەی کام جوتیارە بەڕێزانە هاتون لێرە کەلوپەلەکانیان ساخەکەنەوە وڵا پێمان خۆش و شێوەی کەرنەڤاڵێک بێ چۆنە ئەسب سواری تایە ئەزم نمایشی ئەسب سواری تیا کرێت لێرە بەڵام پێم خۆش بوو ئەسب سوارەکەمان وەکو ئەو ئەسب سوارێ بێکە لە منتقی کرماشانی ئێرانەیکەن ئەوەی کە ئەسپی ڕەسەنی کوردیان زین و کردوێتەوە پێم خۆش بوو ئەو ئەسپانە کە لێرە نمایشەکردن ئەسپی ڕەسەنی کوردی بن شوێنێکی تایبەتان بۆ داناوە شوێنێک ئەو سەحایەکی فوتساڵ هەیە قەرارە لەو سەحابێکن کە لە تەنیشتمانایە پار هەڵپەرکێکی کوردی تیا بوو بەڵام میساڵ نازان بە چ هۆکارێک بەشداری ناکەن بەڵام ئەسب سوارەکەی تایە زۆر باشە ئەمان میساڵێکە فستیڤاڵی هەنا لە هەڵەبجە سازەکرێت ئامادەکاریەکانی ئەم ساڵ جیاواسی بۆ لە ساڵانی پێشووتر هەموو ساڵێک ئامادەکاریەکەمان لە ساڵی پێشووتر باشترە بەڵام لە کۆتایی دەستپێکردنا ئازان کۆمەڵی خەلەلی هەر کۆمەڵی خەلەلمانەیە ئامادەیەکەن ئینشەڵا ساڵێکتر ئەو خەلەلانە باشە کاگومێت بەدەر لە پارێزگای هەڵەبجە وەکو بەڕێستان ئاگادار بن لە شوێنەکانی وەکو بیارە وەکو تەوێڵە وەکو ناوچانی کە نزیکن لە پارێزگای هەڵەبجە ئەوانیش توانیویانە بەشدار بن لەم فستیڤاڵەیە نەک ئەوان کە سەر بە پارێزگای هەڵەبجەن ینی زۆر دەستە و کۆمەڵمانەیە کە لە پارێزگای سلێمانی و لە هەولێرەوە بەشدار بوون لەم زۆر باشە ئەنێەوە نییە ئێمە شتەکەمان مەحدود کرد بێت بەس بۆ هەڵەبجە هەنیێتوان نەموو کەسێ بە تایبەتی خانمە دەستڕنگینەکان ئەوانەی خواردن دووسەکەن ئەوانەی ئیشی کاری دەستیەکەن بەشدار بوون اینجا سەر کۆمنت تێبینی شتێکی تری زۆر جوانم کرد لێرە هەرچ کەسێکە بەرهەمەکەی خۆی دانا ئەمە لێ لیژنەکانی قایم قامەتم بینی لەوەی کاتێکە سەرپەرشتی ئەکەن و ئەگەڕێن بزان تا چەند ئەو بەرهەمانە کە دانراوە بە شێوەیەکی تەندروست دانراوە کاتە ئەتوانین بڵێن ئامادەکاریەکان لایانی تەندروستەکەشی لە بەرچاو گیراوە لایانی تەندروستی زۆر زۆر بە قورسی ساڵ گرنگیمان پێداوە ئەو لیژنەی کە لە ناو بازارە گەڕێ بۆ داخستنی و دوکانە کە سەرپێچیەکەن لێرە تەواجودیان هەیە و ئامادەن لێرە هەر کەسێک پێمان ڕاگەیاندون کە گۆشتی خراپ خواردنی خراپ شتی بەسەر چوشتی کوالیتی خراپ دەستی بەسەرا بگری و ئەیانخێنە لیسی ڕەشەوە جارێکتر ناتوانێت بەشداریکە چونکە ئێمە ئیمساڵ بە کارتی زانیاری خەڵکمان داخل کردووە کارتی زانیارەکە شتێکە کە ناتوانێت ساڵێکی تر بەم کاتە زانیارە داخل بێتەوە ئەیخێنە لیسی ڕەشەوە ئەگەر لێی دەرکەوێت کە سەرپێچی کردووە کە شتێکی خراپی هێناوە بۆ زۆر باشە کاکمێت بەدەر لەوەی کە فستیڤاڵی هەنار هەنارێک ڕۆژێکی زۆری لێرێ خواردن لێرێ بەڵام لە پشمانەوە ئەیبینین دواتری شاوکاران شانی کۆمەڵی خانم هاتوون کە دەستڕەنجینن یانیوان لەوانە ماڵەوە بێت و کارمەندێکی حکومەت نەبێ بەڵام ئەو کارانەی کە خۆی لە ماڵەوە کردوێتی ئەمە دەرفەتێک بێ بۆی کە بتوانێت لە بری ئەوە بڕەپارێشی دەست بکە یاخو ناساندنی ئەو بێ بە خەڵک ناساندنی ئەو بێکە لە دوای ئەم فستیڤاڵە خەڵک بتوانێت پەیوەندی پێوە بکە ئەمە تا چەند دەرفەتێکە بۆ ئەو خانمانە بووی کە بتوانن پیشەکانیان لێرە نوێ بکەنەوە ساخ بکەنەوە بۆ خەڵکی ئێمە لە دەستپێکری کارەکەمانە ئەم خانمانە لەگەڵمانە بەشدارن یعنی توان بڵێم 9 ساڵە لەگەڵمانە بەشدارن بە تەکید زۆر زۆر باشە بۆ ئەوان بتوانن لە ڕێی کارە دەستەکانی بازارێکیان بۆ خۆیان بدۆزنەوە هیچ نەبێ بتوانن بەرهەمەکانیان بە خەڵک بناسیێنن ئەگەر بازارێکی باشی بۆ نەدۆزنەوە چونکە بەڕاستی ئەم کارانە لە وڵاتانە کارە دەستیان زۆر گرنگی پێدرێت ئەکرێ ئێمەش پێشتان لە سەرەتای کاری دەسیابین نەتوانی وەکو ئێرام چینە قۆناغی فەرشتنین و شتی گەورەمان هەبێت بەڵام سەرەتای و ئیشەڵا دەرفەتێکی باشە بێ بۆی خانمانیش بتوانن بێنە ناو کارەوە بتوانین ئەو ئیشانێکی خۆیان دووسەگەن بڕەپارێکیان دەستکەوێت زۆر باشە دەستەکانی خۆش بێکاگومێ سپاس بۆ تۆ بێگومان ئێمە بەردەوامە بین لەگەڵ بینەرەکانمانە و ئەوەی کە گرنگە ئێمە بتوانین زیاتر لەسەر تایبەتمەندیەکانی ئەم فستیڤاڵە قسە بکەین و لەسەر ئەوەی کە چۆن هاوڵاتیان و جوتیارانی خۆشەویستی پارێزگای هەڵەبجە و چواردەوری توانیوانە بەشدار بن لەم فستیڤاڵەیە و لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە لە ماوەی ڕابردووە لە یەکێ لەو فستیڤاڵانەی کە ئەنجام درا لە پارێزگای کەرکووکی خۆشەویست بوو کە خەڵکەکەی باسییان لەوە کرد چەند جوتیارێکیش پارێزگای هەڵەبجە لێرە بەشدار بووە جا منە گەر کاگومێت لەگەڵمان ماوەتەوە پێم خۆشە کاگومێت لە ماوەی ڕابردووە فستیڤالێک لە پارێزگای کەرکووک بەڕێوە چوو چەند جوتیارێکی بەڕێز لێرەوە بەشداریان کردبوو ئەوان زۆر دڵخۆش بوونیان ئەم جارە جوتیارە بەڕێزەکانی هەڵەبجاتون لێرە بەرهەمەکانە نمایشەکەن ئەم بڵاوبوونەوەیە یاخود دەستبردن بۆ پارێزگاکانی تر ئەمە تا چەند ئەبێتە ئەوەی کە هەماهەنگیەک لە نێو پارێزگاکانە دروست بێت لە ڕێگەی فستیڤالەکانە بە تەکید کارێکی زۆر باشە بەڵام ئەم کارە نەبێتە هۆی زامارکردنی بریندارکردنی شوێنەکانی کە ئەگەر خۆیان داوا بکەن زۆر زۆر شتێکی ئاسایی نۆرماڵە بەلامەوە بەڵام ئەگەر ئەوەی ئێمە بمانەوێت شوێنەکانی ئەوانش بگرین و بەرهەمەکانی ئەوانش خراپ بکەین وا هەستەکەم
خۆمان بە خێرایی هەنگاو نەنێن ئەگەر ئەوان داوامان لێ نەکەن بەشداری بکەن جوتیار خۆی بۆ خۆی ئازادە بەڵام ئێمە ناتوانین وەکو لیژنەی فیستیڤاڵ خۆمان هەموو بەشدار بین بەڵام هەموو جوتیارە ئازادە ئەگەر لە هەر شوێنە فیستیڤاڵێک کردێتەوە بڕا بەشداری بکات. دەستەکانە زۆر سپاس ئێوە بێگومان کۆمەڵی ئەرچیکەتان لەسەر شانە ماندوو نەبن و دەستان خۆش بێت زۆر سپاس دەستان خۆش بێت. ئێستا ئێمە بەردەوامی لەگەڵتانە هاوکارمان ڕۆدمان لەگەڵای هەل لە نێو پارێزگای هەڵەبجەیە کە بتوانین لە نێو کۆمەڵی چەڵگەی ترا بزانی چۆن ئامادەکاریەکان کراوە چۆن بەڕووی ئەم فیستیڤاڵەوەینەوە ڕەوەند سڵاو لێبێ و ئێمە یەینە لای تۆ. سڵاو لێبێ ڕەوەند. بەڵێ سڵاو لە هاوکارانم لە فیستیڤاڵی هەنار لە پارێزگای هەڵەبجە سڵاو لە بینەرانی کورسا سڵاو لە بینەرانی پرۆگرامی ڕۆژێکی نوێ بەڵای زان و خۆشەویستان لە نوێیەمین فیستیڤاڵی هەنار و پاییزی پارێزگای هەڵەبجە لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویست بەردەوامین و من هاتوومەتە بەشێکی دیکەی پارێزگای هەڵەبجە هاتوومەتە یەکەمین چێڵگەی گەشتیاری و کوشتتوکاڵی لە هەرێمی کوردستاندا هاتوومەتە کێڵگەی گەشتتوکاڵ کێڵگەی کوردستان کە ئەمڕۆ جیاواز لە ڕۆژەکانی دیکە کە ئەم چێلگەیە 105 بەرهەم نمای شەکات بەڵام ئەمڕۆ ئامادەکاری جیاوازی کردووەوە بە شێوەیەکی جیاواز پێشوازی لە گەشتیاران لە هاوڵاتیانەکات کە سەردانی پارێزگای هەڵەبجاکەن بۆ بینینی یان بەشداریکردن لە نوێیەمین فیستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە لەگەڵ ئەوەشە سەردانی چێلگەی کوردستانەکان بۆ بینینی بەرهەمەکانی چێلگەی کوردستان ئەچینە لای بەڕێوبەری یان خاوەنی چێلگەی کوردستان بابزین ئامادەکاریەکانی ئەمڕۆیان چییە ئەم هەنارە جوانی بەدەست منەوە بزانین هەنارەکانی دیکەشیان وایەوە بەرهەمەکانیان بەگشتی چۆنە. کاک حەمیدمان لەگەڵە کاک حەمید سڵاوت لێبێ ئەم کاتت باش بەیانی باش بەیانیتان باش بە خێر من سەر و سەر چاو. سپاس بۆ تۆ کاک حەمید ئەمڕۆ نوێیەمین فیستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجەیە لە پارێزگای هەڵەبجە و بەڕێستان وەکو خاوەنی چێلگەی کوردستان ئامادەکاریەکان چی کراوە بۆ ئەمڕۆ کە بە شێوەیەکی جیاواز پێشوازی لە گەشتیاران و هاوڵاتیان بکەن کە سەردانی پارێزگای هەڵەبجەکە. پێشێکی بە خێراتنی سەرجەم میوانانی بەڕێزی پارێزگای هەڵەبجەی خۆشەویست دەکەین ئەو گەشتیارانەی کە لەسەر جەمشارەکانی عێراق و دەرەوەی عێراقیش سەردانی ئەمڕۆ سەردانی پارێزگای هەڵەبجە دەکەن و لەگەڵ ئەو سەردانانەیانە کە سەردانی پارێزگای هەڵەبجە دەکەن وەکو چەند ساڵێک لەمەوە پێشیش دوای ئەوەی کە سەردانی فیستیڤاڵی هەناریان کردووە ئێمە وەکو بەشێک لە فیستیڤاڵی هەنار لە پارێزگای هەڵەبجە دوای ئەوە سەردانی کێڵگەکەی ئێمەیان کردووە و ئێمە لە ئامادەکاریەکی زۆر باش داین و لە کۆنداتێکی زۆر باش داین لەگەڵ هەیە ئیداری پارێزگای هەڵەبجە و لەگەڵ سەرجەم جوتیارانی پارێزگای هەڵەبجە و لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی پارێزگای هەڵەبجە و بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری هەڵەبجە کە بە باشترین شێواز پێشوازی لە میوانانی بەڕێزی شاری هەڵەبجەی خۆشەویست بکەین. دەستان خۆش بێت کاک حەمید پێم خۆشە بەدەم قسەوە بڕۆین و پێش ناو کێڵگەکە ببینین بە گشتی و باسێکمان بۆ بکەیت سەبارەت بە هەناری ئەمساڵ. هەناری ئەمساڵ بەرهەمی هەناری ئەمساڵ لەگەڵ ساڵی ڕابردووە چۆنە و بەراورد بە ساڵی ڕابردوو ئەکرێت بڵین بەرهەمەکە جیاوازی هەیە یان لە ڕووی ڕێژەی بەرهەمهێنانەوە ئەگەر پارساڵ بۆ نمونە 10,000 چەند بەرهەمی هەناری هەڵەبجە بوو بێت ئەمساڵ چۆنە ڕێژەکە؟ لە ڕاستیدا بەرهەمی ئەم ساڵ سپاس بۆ خوا بەرهەمێکی زۆر باشەوە کۆلاتیکی زۆر باشی هەیە و ئەتوانم بڵێم بە ئەگەر بە ڕێژە تەقدیری بکەی سێ بەرامبەر ئەگەر سێ بەرامبەر یان چوان بەرامبەری پارساڵ بەرهەمی هەنار ئەم ساڵ لە پارێزگای هەڵەبجە هەیە و لە فیستیڤاڵی هەنار تەسەور ئەەکەم بە شێوازێکی زۆر جیاوازە ساڵانی تر جوتیارانی خۆشەویستی پارێزگای هەڵەبجە ئەم ساڵ بەدەر لە هەنار بەڕووبەنار و شربەتی هەنار و چەندەها بەرووبوومی تر لە بەروومەکانی هەنار پێشوازی لە سەردانکەرانی پارێزگای هەڵەبجە دەکەن و پارێزگای هەڵەبجە بەوە ناسراوە کە باشترین هەنار لە جۆرەکانی ساڵەخانی و جۆری ئەمریکی و چەندەها جۆری تر بەڵام جۆری ساڵەخانی کە ئەساسی پارێزگای هەڵەبجەیە ئەوە زیاترین ڕێژەی هەنار هەیە ئەم ساڵ. باشە کاک حەمید جگە لە بەرهەمی هەنار جۆرەها کوولەکە و چەند بەرهەمێکی دیکە ئەبینم لێرە نمایشان کردووە گەر ئاماژە بە بەرهەمەکانی دیکە بکەیت ئەمڕۆ کامانن ئەو بەرهەمانی کە لە کێڵگەی کوردستان نمایشەکرێت لە پێشوازی میوانەکانە.
بەڵێ ئێمە وەکو کێڵگەی کوردستان 105 ژێر هەمی کێڵگەیمان هەیە و بە پێی موسیمەکانەوە پێی کاتەکان ئەو بەرهەمانە دەگۆڕێت وەک دەیبینن چەندەها جۆری کوولەکە لێرە هەیە باینجان بیبەر چاییمان هەیە ئەمڕۆ بۆ ئەو گەشتیارە خۆشەویستانی کە ئاشنانین بەو بەرهەمانە ئەمڕۆ ئەڕۆن لە ناو کێڵگەکاندا نابەدەستی خۆیان چایەکە لێ دەکەنەوە یان باینجان یان بیبەر ئەو بەرهەمانەی کە لە کێڵگەیە بەرهەمی زۆرمان هەیە و ئەو گەشتیارانە ئەتوانن بەدەستی خۆیان زۆربەی زۆری ئەو بەرهەمانە لێ بکەنەوە. کاکامیت شوێنتان ئامادەیە بۆ میوانەکان بۆ ئەوەی کە بێنە ئێرە نانێک بخۆن شوویەک بن و بەدەستی خۆشیان بەرهەمەکان لێ بکەنەوە شوێنێکی جوانتان ئامادەیە بەڕێز بیتە ئێرەوە ببورە بۆی کە شوێنەکە ببینین ئەم شوێنە ئامادەکراوە بۆ میوانەکان بۆی کە بێ لێرە بشوبن و نانێکیش بخۆن بەدەستی خۆشان بەرهەمەکە لێکەنەوە و بەرهەمەکە بەرنەوە. بەڵێ بەدڵنیایی ئەوێم ئامادەکاریمان کردووە چەندە ئەم بارانە تقریبان تۆزێک هەم فیسیڤالەک و هەم لای ئێمەش تۆزێک بارقورسیکی بۆ کردوین چەندە ڕەحمەتی خوایە. بەڵێ شوێن ئامادەیە و لە کێڵگەی کوردستان بە کەبابخانە و ماسی برژا و چایخانە و شەربەتی فرێش و چەندەها بەروبوومی تر لە کێڵگەکە دابوونی هەیە بۆ ئەو گەشتیارە خۆشەویستانی کە سەردانی پارێزگای هەڵەبجە دەکەن. بەڵێ کاک حەمید ئەکرێت بەرهەمی هەنار لە پارێزگای هەڵەبجەیە بە شێوەیەکی زۆر جیاوازتر گرنگی پێ بدرێت بە جۆرێک بتوانین بکەینە سەرچاوەیەکی باشی دارایی بۆ پارێزگای هەڵەبجە و بۆ هەرێمی کوردستان. بەدڵنیاییەوە ئێستا وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو ئیشی جدیان کردووە لەسەر بەرهەمی هەنار و ئەگەر بکرێت لەسەر بەرهەمەکانی کە بەدەر لە هەناریش بتوانێت ئیشی چۆن لە ئیش کراوە لەسر بەرهەمی هەنار لەسەر بەرهەمەکانی کەش بکرێت بەدڵنیایەوە ساڵانی داهاتوو هەرچەندە چەند ساڵێکە ئیشی لەسەر دەکرێتەوە دەنێرێتە دەرەوەی وڵات دڵنیام لە ساڵانی داهاتوودا بەرهەمێکی زیاتری پارێزگای هەڵەبجە دەڕاتە دەرەوە. کاک حەمید بوونی ئەم فیسیڤالانە ئەم جۆرە فیسیڤالانی وەک ئەمڕۆکە بوونی هەیە لە پارێزگای هەڵەبجەیە نوێمین فیسیڤالی هەنار و پاییزی هەڵەبجە ئەمە تا چەند بازارێکی گەرم دروست دەکات بۆ بەرهەمی جوتیاران؟ بەتەکید بازارێکی زۆر تۆکمە و زۆر پتە ئەبێت بۆ جوتیارانی خۆشەویست و ئێمە ئەو ڕێچکەمان شکاندووە ئێمە توانم بڵێم وەکو کێڵگەی کوردستان هەموو هەفتەیەک ڕۆژانی پێنجشەمە و هەینی سوکە فیسیڤالێکمان هەیە لێرە بەڵام ئەوەی کە جێگی دڵخۆشیە بۆ ئێمە و بۆ سەرجەم هاوڵاتیانی شاری هەڵەبجەی خۆشەویست کە ئێستا بووە بە هەلێکی کار بۆ چەندین بێکار و چەندین ئەو خاوەن باخانەی کە بەرهەمەکانیان نەئەفرۆشرا ئێستا دەتوانن ئەمە هەلێکی زۆر باش بێ و لێرەوە داواکارم لە گشت جوتیاران و لە گشت پیشەوەران لەوانەی کە ئەمڕۆ بەشدارن لە فیستیڤاڵی هەناری نۆهەمین فیستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجەدا داواکارم لیان نرخەکانیان با زۆر گونجاو بێ و بە پێشوازیەکی زۆر پێشوازی ئەو خۆشەویستانە بکەن لەسەر جەمشارەکانی عێراق و سەردانی پارێزگای هەڵەبجە دەکەن. ئێمە مەبەست لەوە بەس تەنها پارە پەیداکردن نییە بەبەسمان لەوەیە کە زیاترین ئاشنابوونی خەڵکەکە بە کولتوری هەڵەبجە و بە کولتوری هەرێمی کوردستان و بتوانین زیاترین خزمەت بە هاوڵاتیانی خۆشەویست بکەین. باشە چاوەڕوان دەکرێت لە چاو ساڵی پارە فیستیڤالەکە چۆن بەڕێوە بچێت و ڕێژەی سەردانیکەران ڕێژەی گەشتیاران کە سەردانی پارێزگای هەڵەبجەکان بۆ بەشداریکردن لە فیستیڤالەکەی ڕێژەکە چاوەڕێ کرێت کە بەرز بێتەوە؟ بەدڵنیایی ئەمە بە پێ و داتانەی کە هەیە و دوێنێ بەڕێز بەڕێوبەری گشتی گەشت و گوزاری پارێزگای هەڵەبجە لە لای ئێمە بوو پار ساڵ لەسەروی 250,000 سەردانکەری پارێزگای هەڵەبجە هەبووە. ئەم ساڵ بەدڵنیاییەوە تەسەوڕەکەین ئەو ڕێژەیە دووقات بەرز بێتەوە ئینشاءالله. باشە جیاوازی فیستیڤالی ئەم ساڵ لەگەڵ فیستیڤالی پارساڵە ئامادەکاریەکان و نمایشکردنی بەرهەمەکان ئەکرێت بڵێن جیاوازیەکی هەیە؟ جیاوازی زۆری هەیە چونکە ئەم فیستیڤاڵە سەرجەم دەستگا حکوومیەکان سەرجەم بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجە و بەڕێوەبەرایەتی گەشت و گوزار و سەرجەم ڕێکخراوەکانی هەڵەبجە ئەم ساڵ لەگەڵ جوتیاراندا هاودەنگن کە باشترین شێوازی فیستیڤاڵەکە بەڕێوە بڕوە. سپاس بۆ تۆ کاک حەمید خۆشحاڵ بین سپاس بۆ ئامادەبوونت یاخوا بەخێر بن سەر و سەرچاو. سپاس بۆ تۆش. بەڵێ ئازان و خۆشەویستان ئێمە لە پارێزگای هەڵەبجە بەردەوامیمان ئەبێ لەگەڵتانەوە گەڕێمەوە لای هاوکارانم و ئەمەوێ ئاماژە بۆ بەم کە پارێزگای هەڵەبجە لە بەخێرهاتنی میوانەکاندایە لە بەخێرهاتنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و گەشتیاراندایە بۆ نوێمین فیستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە بۆ بینینی ئەم بەرهەمە جوانانە لە پارێزگای هەڵەبجە کە بەرهەمی خۆمانەیە و ئەتوانن ئێوە بێن سەردانی فیستیڤاڵەکە بکەن. فیستیڤاڵەکە لەمڕۆوە دەست پێ دەکات
تاکو ڕۆژی چواری یانزەی 2023 واتە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامی ئەبێت و لە پێشوازی میوانەکان دابێت و ئەمەژ بۆ بکەم تەواوی ئەو زەویانەی کە تایبەت کراون بە باخی هەنار لە پارێزگای هەڵەبجەدا 9000 دۆنم زەوی تایبەت کراوە بە باخی هەنار تایبەت کراوە بە بەرهەمی هەنار و ئەگەر تەواوی ئەم 9000 دۆنما بەرهەمێکی باش و پوختی هەبێت و با بڵێن ساڵێکی زۆر باش بێت و بەرهەمی هەنار ئەکرێت 30,000 تۆن بەرهەمی لێ بەرهەم بهێنرێت ئەوەی پیشانی باسکردنا پارساڵ 12,000 تۆن بەرهەمی هەنارمان هەبووە لە پارێزگای هەڵەبجە و وەک کاکە حەمید باسی کرد بەرهەمی ئەم ساڵ لە چاو پارساڵە زۆر زیادی کردووە و بەرهەمەکە زۆر باشترە بۆیە چاوەڕوانەکرێت کە بەرهەمی ئەم ساڵ لە 12,000 تۆن بگرە 2 هێندە یا 3 هێندە بێت و بەرهەمەکە بەرهەمێکی زۆر باشە بێت. ئازیزانم من لێرەدا بەجێتانە هێڵم لە شوێنێکی دیکەی پارێزگای هەڵەبجە دێمە وڵاتان ئێستا گەڕێمەوە لای هاوکارانم بۆ بەردەوامیدان بە پرۆگرامەکە. بەڵێ ئەگەڕێم وڵاتان. زۆر سپاس بۆ هاوکارمان ڕۆند ئێمە لە توێژەی پرۆگرامدا دووبارە ئەگەڕێنەوەلات بەڵێ خۆشەویستان ئێمە جێژە بە پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئەدەین لە فستیڤاڵی هەنار لە شاری هەڵەبجەی خۆشەویستەوە بەڵام لە ئێستادا پشوێکی کورت وەرەگرین و ئەگەڕێنەوەلاتان. خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ و لەگەڵتانە بەردەوامی لە فستیڤاڵی هەنار لە پارێزگای هەڵەبجەی خۆشەویست ئەزانین کە ئێستا خەڵکانێکی زۆر لە دەرەوەی پارێزگای هەڵەبجە هاتوونەتە ئێرە و بەشدار بوون لەم فستیڤاڵەیە و جوتیارە بەڕێزەکان و ئەو کەسانەشی کە لێرە ئامادەکاری ئەکەن هەمیشە هەوڵێن کە بە شێوازێک کەپرەکان ئەو کەسانی کە لێرە بەشداریان کردووە بە شێوازێکی باشتر بتوانن هاوکاریان بکەن لە ڕێگەی دانانی ئەو خواردن و ئەو هەنار و ئەو جلوبەرگانەشی کە لێرە نمایشەکرێ و لەگەڵ خواردنێکی زۆریش ئامادەکراوە بۆ میوانەکان کە بتوانن هەر لێرە نەچنە دەرەوە توانن خواردنێکی بەچێژی پارێزگای هەڵەبجە بخۆن. جایمە درێژە بە گفتوگۆکانمانین هەمیشاڵین جوتیارە نمونەیەکان لە هەڵەبجە بەرهەمەکانی ئاوای کردووە کە ئەم هەموو خەڵکە بێتە پارێزگای هەڵەبجە. ئێستا زۆر بەڕێز کاک حەمەی حەمە ساڵح وەکو جوتیارێکی نمونەیی و وەکو کەسێک کە هەمیشە گرنگیەوە بەلایانی ئەوەی کە بەرهەمێکی خۆماڵی باشمانە بێت کە ئێستا لای ئێمێ. کاکە حەمە سڵاو لێبێت بەیانی و باش پیرۆزبایی ئەم فستیڤاڵە و ئەم جلە جوانانەشە لێ باستانەکەم چاوتان جوانە و ئینشاڵڵا هەموو ساڵێم فستیڤاڵە بە خۆشی و ئەمڕۆ زیاتر وەکو جەژنێ دەرەکەوێت لە هەڵەبجە. بەڵێ ئەمە جەژنی سێمی هەڵەبجەیەکانە دوای قوربان و ڕەمەزان. ئەگەر نەورۆزیشی بۆ حساب بکەینەوە ئەبێتە جەژنی چوارەم هەم باشە هەم دیداری دۆسە هەم شکاری پۆستەوە کوردی ئەڵێ. کاکە حەما یەکێکیشە لەو پیاوە جوانانەی کە بە قسە خۆشەکانی هەمیشە لە ناو خەڵکی هەڵەبجەیە بەناوبانگە. ئەم ساڵ تۆکو جوتیارێکی نمونەی بەچی بەشداریت کردوە کاکە حەمەسا لە بەردەم خۆتاوە بەڵێ ڕەبەهەنارە هێناوە ئەمە ڕووبانار مێناوە دەنکی هێنارم هەیە شەربەتی هێنارمان هەیە ئەمە هەمووی فرێش باڵێ لەگەڵ 6 جۆر هەنارە ئەو هەنارەکانی من هەر هەمووی وازان دوانیان تایبەتن یەکیان کە هەناری بێناوکی کوردیە هەناری بێناوکی کوردی ئەوەی وەکو وەندەرفڵ ئەمریکیەکە نییە هەم تامیشی جێ هەم خۆشتریشە ڕەنگەکەشی سەوزباوە ئەوە هەنارێکی جوانە وازام هەر من هەمە زۆر باشە کاکە هەمەوەکو جوتیارێکی نمونەی تا چەند گرنگە جوتیارانیش گرنگی بە بەرهەمەکانی خۆیان بدەن هەر زۆر زەرورە جوتیاران دایمە لە خزمەتی باخەکانیان نابن کە لە خزمەتی باخەکانیان نابن باخەکانیش خزمەتی ئەوانەکات بەڵام پێویستە حکوومەتیش ناوە وەلەو ئێستا حکوومەتەکە تۆزێ لە باری داراییەوە باش نییە بەڵام ئەتوانێ هاوکاری جوتیاران بکات بە سەمادێ بە بەروبوومی کشت و کاڵی تر بە ئالاتێکی زەراعی ئەوانە یعنی حکوومەت دەتوانێت وەکو هەموو وڵاتان کە خزمەتی جوتیارانی خۆیان نەکەنەوە تا کێبەرکێ لەگەڵ ئێماکەن حەسریان کردوین بە هەر هەمویانەوە زۆر باشە. ئێوە کاکە هەمووکو جوتیارێک ئەو گرفتانە چییە کە لە بەردەم ئێوەیە بۆ نمونە ئەم ساڵ بەرەمێکی باشتانە بێ بۆ ساڵی داهاتوو بتوانن بەرەمەکانتان باشتر بێ لە ڕووی باغداریەوە لە ڕووی پێداویستیەکانەوە
ئێمە پێداویستیمان هەیە وەکوتم ئالاتی کشت و کاڵیە لەگەڵ جۆری سەماد و قڕکەرەکانە ئەجا داخستنی بازاڕەکانی دەرەوە ئیسە بۆ نمونە هەناری میسری لێرێ هەناری لە کاتێکە ئەم هەموو هەنارە 100,000 تەن لێرە هەیە عەجەبا چۆن هەناری میسریە ئێستا لەم حاڵەتە لەبەرەوە داواکارین لە حکوومەتکان لە کاتی بێگەشتنی هەناری و بەروبوومی خۆمانە هەنارە تەماتەیە ترەیە هەر بابەتێکی کە هەیە شووتیە ماوەیەک حەسری ئەو وینانە بکەن ئەو کۆمپانیانەی دەرەوە کە هەنار و یا بابەتەکانی ترێنن لەبەرەوە بۆی جوتیارەکان توانی سیفادە لە بەروبوومەکانیان بکەن و بەروبوومی ساڵێکیان بە فیڕۆ نەچێت سەر باشە جاسەکە بە خۆشحاڵی و ئێستا وردە وردەکە خەریکە کەشوهاوە خۆشەکاتەوە بارانەکە نامێنێ بەڵام لەگەڵەوەشان من لەبەر خۆرەکە چاو نەبێتوانێت تۆزێ ئەستەمە کاکە هەمە تا چەند گرینگە ئەم جۆرە فستیڤاڵانە بۆ ئێوەی جوتیاران بۆی بەرهەمەکانی خۆتان بتوان لێرە ساق بکەنەوە وەڵا گرنگی تایبەتی خۆی هەیە تەوانەمە وەکووتم هەم حیاتیە بۆ خەڵکی هەڵەبجە هەم بۆ جوتیارەکانیش لەبەرەوە هەم خەڵک ئاشناکەین بە بەرهەمەکانمان هەم فرۆشێکی باشیشمانە بێ لەم دووسێ ڕۆژە ئەم دووسێ ڕۆژە ئیتر بەپی ئەوەی کە هەنارەکانی هێناوە ئەوەی شتەکانی هێناوە بابەتەکانی ڕووبە هەنار و شتەکانی کە هەر هەمووی فرۆشێکی باشیە بێت باشە ئەبینین لەگەڵ ئەوەی کە بەدەر لە خەڵکی شاری هەڵەبجەی خۆشەویست کاکە حەمە خەڵکێکی زۆریش لە پارێزگاکانی تر و لە شارەکانی ترواتون ئێستا من بینیم ئەمە ئایلێکن کە لێوە ڕۆشن بێگومان دەتوان لە خواروی عراقەوە هاتون بەشدارن ئەمانش تا چەند هاتونە تێرە بۆی کە من شەربەت و هەنارم فرۆش بە ئەو برادرە عەرەبانە کە لە جنوبەوە هاتوون هەنارم فرۆش بە خەڵکی هەولێر کە لەگەڵ مەجموعەیە برادری زۆرە بەنداوانەیە بە گەشت هاتوون بۆ ئێرە و بۆ سەردانی ئەم فستیڤاڵە ئەوەشی سیفادەیەکی باشیە بۆ خەڵک خەڵکەکە هەر خەڵکی سلێمانی و ناوچەکە نایەت لە هەموو شوێنەکانەوە خەڵک ڕووی تێکات زۆر باشە اینجا ئەسەر کاتێککە کەسە بیانیەکانیان بۆ ئێرە بۆ سەردانیکردنی ئەم شانانە جگەل لەو بەرهەمەی کە جوتیاران نمایشی ئەەکەن چەندی بەرهەمی دیکەشی بێ وەکو ئاماژەمان پێگرت کاری دەستیە خواردنە لەگەڵ ئەوەیە کاتێکەیان بۆرە هەم بەرهەمەکانە بینن هەم ئەتوانن چێشتە و خواردنە کوردەوەیانە وەربگرن کە لەوە بۆن ئەستەمتر بێ بەدەست بکەوێت جۆرەها خواردنی فۆلکلۆری کوردی لێرە ئەتوانێت هەر کەسێ بێ بۆ ئێرە هیچی پێویست نابێ هیچ هەر بۆ و بەرامەکەی خۆی ڕادەکێشێ بۆ خۆی بازارڕێکە بۆ خۆی ینی هیچ خواردنێک دانامێنێ ڕاست تێگەی هەر لە خواردنی قورسەوە هەتا سووکترین خواردن هەمووی دەسەکەوێت لێرە ئێمەش بە هیوای ئەوەی گەورەیە توانێت لە هەر پارچەیەکی حەدیقەکە کورسیەکانی دانێ و دانیشە و هیوای ئەوەی کابووی لێرە بەشدارە بتوانێت زیاتر چێش ببینێت و ئەمڕۆ لێرە بە خۆشی بەڕێکات سپاس بۆ تۆ کاکە حەمە لەگەڵمانە بوویمان ئێستا تۆش خەڵکێکی زۆر چاوەڕێ دەکات کە بچی بۆ لایەن دەستەکانە زۆر زۆر سپاس ئەتوانی بیبێت تۆ لەگەڵ خۆتە دەستت خۆش بێت زۆر سپاس بێگومانە بینین لەگەڵەوەی کە لێرە خەڵک بە باشی لێرە ئامادەن بۆی کە بتوانن بەشداری لە فستیڤاڵی هەنارە بکەن و بەڕاستیش زۆر زۆر بەچێژە لەگەڵ فستیڤاڵی هەنارە پەیوەندە بینی لێەوە چەندین ترشیات و زەیتون و خۆش ئەمانەی کە ئامادەکرێ بە شوازێکی باش لێرە نمایشەکەن بۆی کە خەڵک بێت توانێت بەشدار بێ ئێمە بۆی زیاتر لە سەر فستیڤاڵەکە و لەسەر بابەتی کوشت و کاڵ و لەسەر بەرهەمی زیاتر قسە بکەین و بتوانین بزانین گرفت و کێشەکان لە چیایەکە ئێمە هەوڵبێن ئەم فستیڤاڵە ساڵ بە ساڵ هەنگاوی باشتر بنێ ساڵ بە ساڵ بەروبوومی جوتیاران بەرەو زیاتر بڕوە بۆ ئێمەسا زۆر بەڕێز خات و سومەیە نووری مالەیە کۆندازیاریی کوشت و کاڵ بۆی کە بتوانین زیاتر پرسیارەکان لەو بکەین خات و سومەیە سڵاو لێبێ سپاس بۆ ئامادەبوونە ئەتوانین من بڵێم پیرۆزبایی ئەم ڕۆژەتان لێ یەکەم یعنی ئەتوانین بڵێن کەرنەڤاڵێکە بۆ خەڵکی هەڵەبجە خۆشیەکی زۆرە میوانێکی زۆرتان هاتووە کە بتوانن بەشدار بن تۆکو ئەندازیارێکی کوشت و کاڵ ئەمە تا چەند ئەبێتە دەرفەتێکی گرنگ بۆ لایەنی ئابووری بۆ ساغبوونەوەی کەلوپەلەکان بۆ گرنگیدان بە کەرتی کوشت و کاڵ سرتا بەخێر بێن زۆر سپاس بەڵێ ڕاست دەکەی ئەمڕۆ ڕۆژێکی زۆر خۆشە بۆ ئێمە چونکە ئەگەر ئەبینی ئێمە هەڵەبجە شارێکە شبهە یعنی شێوە داخراوە بازارێکی دەرەوەمان زۆر لێوە نزیک نییە بۆ جوتیا زۆر قورسە لێرەوە بۆ شارەکانی تر کرێکی زۆری لەسەر ئەەکەوێ بە هاتوچۆ بەڵام بەم شێوازە فستیڤاڵانە بەم شێوازە بازاڕانە ئەتوانین بڵێن
کە ئەگەر هەفتە بازارە یا ئەوە بازاری ساڵانەیە ئێمە جوتیارانمان زۆر بە ئاسانی ئەتوانن بەرهەمەکانیان بە جوانی ئاڕستکەن و بیشی فرۆشن لێرە بەمەش ئێمە بەس جوتیار سوودمەند نابێ تەنانەت کڕیاریش سوودمەندە لە جیاتی 2 دەست 3 دەست بکات ڕاستەوخۆ The home point has been updated. Please check it on the map. تۆ تەسەورەکەی خاوەنباخ دوێنێ و پێرێ ئەم هەنارەی ئەگەر هەنێکیشی ئەم بەیانە احتیمالی بێتەوە یا هەر بەرهەمێکەکە هێناوێتی لەبەرەوە بەرهەمەکە تازەیە ئەمە یەکێکە لە سوودەکان دووهەم ڕاستەوخۆ نرخی زیادەی The home point has been updated. Please check it on the map. سوودە بۆ کڕیار هەم بۆ جوتیارەکەش ئەمە یعنی بڵێن سۆنگەیەکی وەکو تریش خۆتانە بینن وەکو شوێنێکی گەشتیاری لێ هاتووە فستیڤالەکە ئەمەش زۆر گونجاوە بۆ چی بۆ مەسەلەی گەشت و کشتتوکاڵ تێکەڵکردن کە ئێمە لە ناوچەی هەڵەبجە بە دڵنیاییەوە ئەمە یەکێکە لەو بوارانەی کە وەکو کشتتوکاڵی هەڵەبجە حەزەکەین بوار پەری پێ بدەین و ئەگەر وەزارەتی یارمەتی دەرمان بێت ئەگەر لایانی معنی یارمەتی دەرمان بێت ببێ بە بوارێک کە بتوانین هەڵبجەی پێ دەرخین ئینشەڵا ئەمە لێرە چەندین بەرهەمی جوانە بینین کە جوتیارەکان لێر نمایشیان کردووە کە ئەمەش گرنگێکی زۆری ئەوێ هەر لە باخ و باختارێکەوە بگرێت تا ئەگاتە ئەو بەرهەمەیە کە ئێمە ئەیبینین تا چەند گرنگی درراوە بە جوتیاران بۆی ئەوانش گرنگی بنەوە بە باخ و باختارەکان و هاندانێک بێت بۆ ئەوان زۆر باشە پرسیارکرد زۆر لە جێی خۆی بوو چونکە لەم مودەتەی ئێمە هەمووی 2 مانگ نابێت بە سەرپەرشتی ئەنجومەنی وەزیران خولێکمان کردەوە لێرە نزیکەی بەلایانی کەمەوە 350 خاوەنباخ بە سنووری هەڵەبجە لە تەواوی لادەکانەوە سپاس بەخوا بەشدار بوون لەگەڵمانە زۆر سپاسیانەکەین بە ڕۆحێکی وەکۆڵێ ماندوونە ناسانەوە ئەو چەند ڕۆژە لەگەڵ ئێمە بوون و بەشداریان کرد زۆر ئیسفادەیان کرد ئەوانیش و ئێمەش لەوان ئیسفادەکەین ئێمە وەکو ئەندازیاران دایما ئەڵێن کە ئێمە چینە لای جوتیار ئەویش ئیسفادەکە ئێمەش زانیاریەکانمان پڕ ئەەکەینەوە ئەوە نییە بڵێن جوتیار نازانێت جوێر ماشەڵڵا زۆر زانیاری هەیە ئێمەش تەجروبیاتی ئەوانمان وەرگرت ئێستش دوای ئەو خولە ئەنجومەنی وەزیران ئێمە دوێنێ بە سەرپەرشتی مشاوری بڵێن یان ڕاوێژکار ئافوجاجا وشەی تێکەڵکەم ڕاوێژکاری ئەنجومەنی وەزیران دوێنێ لێرە بوو سیمینارێکمان کرد لەگەڵ کۆمەڵێک لە جوتیارانە دوێنێش هەر لەسەر ئەم بابەتە لەسەر کێشە مەشاکلی کشتتوکاڵ لە ناوچەکەمانە لەبەر ئەوە ئەلحەمدولیلا بەوەی کە ئەبینین خەریکە جوڵەیەک لە بواری کشتتوکاڵا و یارمەتیەک ئیشەڵا بکرێت بۆ جوتیاران و هەم ئێمە و هەم ئەوانیش کەرتەکە بگەشێنەوە خات سومەیە تۆ و ئەندازیاریشی کشتتوکاڵ ئێسا ئەم میوانانەی کە لێرە ئامادەن ئەم هەموو بەروبوومە جوانە هەیە بەدەر لە هەنار و ڕبە هەنار و چەندین میوەی تر و تو و بەرهەمی وشکراوەوە ئەم بەرهەمانە ئێمە پێمان خۆشە دڵنیابین لێ تۆکو گەندازیاریشی کشتتوکاڵ لە نزیکەوە تا چەند ئەم بەرهەمانە بە خۆماڵی و بە خاوێنی بەرەمی ینی بۆ زۆر منە زۆر کەسەڵێ مادێکی میای زۆر تێنەکرێ بۆی زیان نەبێ پێم خۆش بوو ئەوە زۆر پرسیارەکەت لە جێ ئێمە هەر زۆر خۆشحاڵ بووم کە ئەو پرسیارت کرد ئێمە هەر لەم دەورەیە نوێنەرێک هاتە لامان هەر لە وازام جەماعەتی ئەنجومەنی وەزیران بوون باسی دڵنیانیم بەس شتێکی وت هەم بە جوتیارەکان و هەم بە ئێمە ئەم هەنارە براوەتە دەرەوەی وڵات ئەگەر ئاگادار بن هەناری هەڵەبجە پار و پێرار براوەتە دەرەوە فەحسی بۆ کراوە لە 20 مادەی ژەهراوی کە لە شوێنان لە وڵاتان احتیمال هەیە لەم هەنارە هەبێ هیچ کامی لە هەناری هەڵەبجە نەبووە ئەلحەمدولیلا ئەوە جێگەی دڵخۆشی زۆرش جێی دڵخۆشی بوو یعنی ئەوە کوچانازیەک بوو بۆ خەڵکی هەڵەبجە خۆتان نەزانن کیمیایی کرا مادەیەکی کیمیایی کرا بەسەرێتە نامێت هەندێک کەس ئێستش تا مدەتێک لەمە پێشیش بە ترسەوە ئاهاتە هەڵەبجە ئایا هێشتا مادەکە تەسیری ماوە یان نە یعنی تۆ هەنارێک بەرهەمێک بۆ نازاریە ئەبینی کە براوەتە دەرەوە ئەو جێمتمانەی لە دەرەوە پیا کردووە بۆچی ئێمە وەکو خۆمان لە ناو خۆ حەز نەکەین بەرهەمی خۆمان بەکاربێنین لەبەر ئەوە بە دڵنیاییەوە جوتیار خۆشی لێی ئەخوات مناڵی خۆشی لێی ئەخوات ینی ئەبێ ئەو دڵنیاییە بۆ خۆی دروست بکات سەرەتا ئینجا بۆ ئێمە ڕاستە لە هەموو شوێنێک کەسانێکان کە فێڵ و تەڵەکەکان ئەوە زەرر بە خۆشیان و بە پارەکەی خۆشیان ئەگەێنن لەما ناتوانین بڵێن 100% قەت بەڵام بە دڵنیاییەوە بەرهەمی ناوخۆ زۆر چاکتر و پاکتر و دڵنیاترە لەو بەرهەمەی کە ئێمە لە سنوورەکانەوە نازانین بەبێ سانسۆر و بەبێ کوالیتی کۆنتترۆلێک کە شەدید بێ بزانین چۆنەوەکو ئەوەی ئەوان بۆ ئەوان ئەڕە یەتەناوە دەرخواردمان کەم و کاتێکی ژێمە پەیوەند هەمیشە ئەڵێن
خاتوسمەیە لەوانێت زۆر باش ڕاگەدار ڕاستە کۆمەڵی بەروبووم لە سنوورەکانەوە ناتوانین ڕێگری لێ بکەیت یەت لەوانەیە بە شێوە بە هەموو شێوەیەک جوانتر بێت بەرهەمەکە هەرزانتریش بێ بەڵام با یەکەم جار بیر لە تەندروستی خۆمان بکەین و ئەنج ئەو بەرهەمانە بکرین ڕاستە لەبەرەوەی کە هەناری هەڵەبجەمە دڵنیای لەوەی کە چەنە بەتامە و بەچێژە و بەخوا ڕەنگ و ڕۆکەشی جیاوازترا ینی ئەمە وەکو جوتیارێکی کوشت و کاڵ تا چەند گرنگە ئێمە ئەگەر با دوو هەنار نەخۆین هەنارێکی باش بخۆین وانە ئێمە وەکو کڕیار ئێمە ڕاهاتوین لەسەرەوەی بەدوای هەرزانەکە بڕێ ئەوەش کێشەیەکە لەو ناوچەی ئێمە و لە وڵاتی ئێمە ئیتر بۆی ئاساییە بڕوات ئەو شتێکە مەسەلەن شتی ماڵە چوزانم دەوراتە بۆ مناڵی یعنی ئەوەی کە فێربوونە و بۆ جلوبەرگە و بۆ دەرەوەی چیە پێی ئاساییە کۆڵک پارەی پێبا لە خواردنەکە بهێنێ کاتە بینی ڕەزیلیەکە لە کورد زەڕوو نیە خۆ مەعیدە تێرکە مەعیدە تێرکانیە ئەبێ بگەینە ئەو قەناعەتە ئێمە ئەو شتەی لە کوالیتیە باشترە گرانترە ڕاستە گرانترە بەڵام ئەو پەڕەکەی هەر 1000 دینار فەرقی هەیە لەگەڵ شتێکا کە کوالیتی بازارەکە نین بە بازارەکە بە هەنارەکە زۆر جارەواڵێ مەڵم لە جاتی بیدەم بە حەبوو دەرمانی دەم بە خواردنی خاتی سمێمە لێرە بینین چکە لە جوتیاران کە بەرهەمەکە خۆیان لێرە نمایش کرد چەندین کاری دەست و کاری جیاوازیش ئەبین تا چەند هەماهەنگی هەبوو لە نێوان هەمویاندا کە لێرە هەمویان بێکەوە بەشدار بوون لەم فستیڤاڵەدا زۆر باش ئێمە ئەبینی ئەم فستیڤاڵە بە تەنها کشتتوکاڵ بەڕێوەی نەبردووە ڕێکخراوەکانمان لەگەڵە بڵین بەڕۆبەتی گشتی گەشت گوزارمان لەگەڵە لە ڕووی ئیداریەوە لە هەڵەبجە یارمەتی دەرمان بوون لە ڕێخستن و بەڕێوەبردن جەماعەتی ڕێکخراوەکانیش خۆتان نەزانن ڕێکخراوی کاری دەستیمان زۆرە خۆراکمان زۆرە لەبەر ئەوە ئاسانکاریەکە بۆ ئەوانیش لە ساڵێک یەکجاریش بێت بەرهەمەکانیان دەرخەن بۆ خەڵک بناسرێت ئەو کەسە بناسرێت ئیشی دەستیەکەی هەم فستیڤاڵەکەش متەنەوە و وەکۆڵە جۆرە و هەمە ڕەنگە بێ بەس هەنار نابێت ئەوەش جوانیەکی ئەم فستیڤاڵەیە کە هەموو بابەتێکی و هەموو شێوازێک و هەموو کەسێکی لە خۆی گرتووە جێ هەموو کەسێکی دی ئەبێتەوە الحەمدوللیللا دەستەکانی خۆش بێت خزمەتانە سەلامەت بێ بەڵێ خۆشەویستان ئێمە درێژە بە پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئەدەین ئێستا هاوکارمانڕەوەن بە شێوەیەکی ڕاستەخۆ هەر لە ناو فستیڤاڵەکەدا چەند زانیارێک بۆ ئێمە ئەگوازێتەوەنە لەگەڵ ئەوانەدا قسە ئەکات کە لێرە بەشدا بوون لە فستیڤاڵەکەدا اینجا سەر کۆ بزانین بچین بۆ لای ڕۆن بزانین زانیارەکان چیە زۆر باشە سڵاو لێبێ ڕۆند دووبارە سڵاوتان لەبێ هاوڕێیانم لە نێو فیسیڤاڵەکە لە نێو بەشێکی دیکەی فیسیڤاڵەکە کە جیاواز لەوەی کە هاوکارانم پرۆگرامی تیاکەن من لەگەڵتانم و ئەچمە لای چەند خاون کۆشکێک کە لێرە بەرهەمەکانی خۆیان نمایشەکەن هەر بەرهەمی هەنار نییە کە لە نوێمین فیستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە نمایشەکرێت و جوتیاران و خاوەنکارەکان هاتوونەتە ئێرە تەواوی بەرهەمەکانیان تەواوی ئەو بەرهەمانەی کە لە کێڵگەکانی خۆیان بە شێوەیەکی سروشتی بەرهەمیان هێناوە لە نوێمین فیستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە نمایشیەکان ئەچمە لای کۆمپانیای ڕزگا کە وەکو یەکەمین کۆمپانیا ئەم ساڵ بە شێوەیەکی فەرمی ئەرکی ئەوەی پێسپێراوە کە هەناری پارێزگای هەڵەبجە هەناردەی دەرەوەی هەرێمی کوردستان هەناردەی وڵاتانی دەرەوە و وڵاتانی ئەوروپی بکات ئەچمە لای کۆمپانیاکە و ئەچمە لای لێپرسراوی کۆنتترۆلی جۆری کۆمپانیاکە تا زانێری زیاترمان باتێ سەبارەت بەو هەنارێکە ئەم ساڵ لە پارێزگای هەڵەبجەوە هەناردەی وڵاتانی دەرەوە کرێت ئەچین لای کاک محەممەد سڵاوت لەبێ ئەم کاتت باش وەکو کۆمپانیای ڕزگا ئەم ساڵ ئەرکی ئەوەتان پێسپێراوەکە هەناری پارێزگای هەڵەبجە هەناردەی وڵاتانی دەرەوەکەن ئامادەکاریتان بۆ ئەم کارە چۆن کردو؟ سڵاتان لەبێ و بە خێر بێن دیارە ئەمەوەکو کۆمپانیای ڕزگا بە گرێبەستێک لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان تاکە کۆمپانیان کە ئەرکی هەناردەکردنی هەنارمان پێسپێراوە بەدەر لە هەڵەبجە لە هەسەر ئاستی هەرێمی کوردستان بۆ ئەوی بتوانین لە بازاڕەکانی کەندا و ئەوروپا بازاری بۆ بکرێتەوە و هەوڵدریان بەرهەمانە بە بازار کرێ دیارە ئامادەکاریەکانی کۆمپانیا لە سەرەتا لە کڕینی کۆمەڵێک باخ دەستی پێ کردووە بۆ ئەوی بتوانین بەرهەمی
با بڵێن ئەم باخانەی کە لە هەرێمی کوردستانە هەن بە ساغ کرێتەوە بۆیە لە قۆناغ یەکەم باخەکان کڕاون لە قۆناغی دووەم پرۆسی جاکردنەوە و لێکردنەوە کراوە چونکە ئەو بەرهەمانەی کە ئێمەمانەیە هەناردەی دەرەوەی بکەین لە باشترین جۆرەکانی هەنارن واتە هەنارەکان دابەشەکرێن بۆ سەر سێ تایپ تایپی یەکمان هەیە تایپی دوومان هەیە تایپی سێمان هەیە لە پلانی ئەم ساڵمانە هەیە بە قۆناغ یەکەم بازار بۆ تایپی یەکەم بکەینەوە دواتر تایپی دوو کە پێڵەن ئەیوبی کاک محەممەد تایبەتمەندی ئەو باخە هەنارانەی کە کڕاون لە ئێستادا تا هەنارەکەیان لە ڕێی کۆمپانیەکەی ئێوە هەناردەی دەرەوە بکرێت تایبەتمەندی ئەم باخانە ئەبێت چی بێت؟ ئەو باخانەی کە ئێمە هەڵمان بژاردونەوە باخانن کە پێویستە پشکنینیان بۆ کرێدارە پشکنینەکان لە دوو بوارەیە خۆی بینێتەوە پشکنینی سەلامەتی و کواڵەتیە ئێمە سەررجەمە باخانەی کڕیومانن پشکنینی سەلامەتی و کواڵەتیمان بۆ کردوون بەشێکی زۆر لە پشکنینەکان لە تاقیگەکانی کۆمپانیای ڕزگە خۆی ئەنجام درراوە و هەروە هەندێک لەو پشکنینانی دیکەش لە دەروی وڵات ئەنجامانداوە بۆی ئەم تاقی ئەم باخانەی کە ئێمە کڕیمانە ئەم بەرهەمانەی کە ئێمە هەمانە هەتوانین بڵێن لە 100% ئۆرگانیکن هیچ جۆرە مادەیەکیان پێ نەدراون کە زۆر جار ئەو مادانە بەکارێن بۆ بەسی جوانکردن و گەورەکردنی هەنارەکان وێ 100% بەرهەمەکان ئۆرگانیک وەکو شێوازی پێچانەوەی بەرهەمی هەنارەکە تەغلیفکردنی و لە سنووخکردنی پاشان هەناردەکردنی ئەکرێت بڵێن جیاوازیەکی هەیە لەگەڵ ساڵی پارا و ئەم ساڵ چ جۆرێکتان هەڵبژاردووە بۆ پێچانەوەی ئەم بەرهەمی هەنارە تا بگاتە شوێنی خۆی و خراپ نەبێت خۆی ئەم بەرهەمەی هەنارم ساڵ بە پێ و گرێبەستەی کە لەگەڵ حکوومەتی یاریمی کوردستانە هەمانە بەپێویستە بە پێی ستانداردی GSOی با بڵێن وڵاتانی کەندا و بەرهەمەکان چی پشکنینیان بۆ بکرێ و هەروە پێشانەوەیان بۆ بکرێ ئەگە سێ کرێم کارتۆنانەن تەبعەمانە هەمووی بە هەمانگی لەگەڵ حکوومەتی یاریمی کوردستانە حکوومەت ڕۆڵێکی گرنگیە لە دابین یعنی با بڵێن لە دیاریکردنی جۆری کارتۆنەکە و هەروە لە شێوازی دیزاینکردنەکان بۆی بتوانین ڕوویەکی جوانی بەرهەمی کوردستان ببینە دەروی وڵات تاوانێ وەکو کۆمپانیا هەموو ستێپەکان لەگەڵ حکوومەتی هەرێمە بەو میکانیزمە بردومانە لە ساڵی یەکەمە چاوەڕێی هیچ قازانجێک نییە کۆمپانیا تەنها ئەمانەیە بەرهەمی جوتیاری هەرێمی کوردستان لە بازارەکانی کەندا و ئەوروپا بناسیێنین بۆی بتوانین لە ساڵانی داهاتووە زۆرترین ڕێژەی بەرهەمی کوردستان ساغ بگرێتەوە چونکە بەداخەوەم بەرهەمانە لە ساڵانی پێشووترە بە تاک و تەرا چووەتە دەرەوە بەڵام بەو شێوازە میکانیزمە مەزبوط یعنی با بڵێن ڕێکخراوەیە نەڕۆشتووە لە هەندێک ساڵە گرفتیشی دروست کردو چونکە بەرهەمانە بەو کواڵیتی کە پێویستە نەتوانرا بگاتە بازارەکانی دەرەوە باشە ئەگەر بڵین پارێزگای هەڵەبجە خاوەنی هەنارێکە کە لە تەواوی دنیاە بوونی نییە خاوەنی یەکەمین هەناری باشە لە تەواوی دنیاە کەواتە بۆ نەبێتە سەرچاوێکی دارایی ئەم ناردنی هەنار و هەناردەکردنی هەناری پارێزگای هەڵەبجە کە دەستی پێکردووە چەند ساڵێکە و ساڵ بە ساڵ هەنگاوی باشترە بڕێت ئەتوانرێ بکرێتە سەرچاوێکی دارایی باش بەدڵنیایەوە ئەگەر ئێمە براجوچارەکان لە هەرێمی کوردستان و پارێزگای هەڵەبجە هاوکارمان بن چونکە ئێمە پلانمانەوەیە لە ساڵی داهاتووە سا بەشێک لەو باخانەی کە ئێمە ساڵ نەمان کڕێەوە کە چوین باخەکان بۆ نمونەیە سەرچاوی ئاوەکەی پاک نەبوو یان خاکەکەی پاک نەبوو یا خود مەوادی قڕکەدی زۆری تاوە بەکارهاتووە بۆ ئێمە پلانمانەوەیە لە ساڵی داهاتووە ئەگەر براجوچارەکان هاوکارمان بن ئێمە هاوکاریانە بین لەوەی کە ڕێنماییان بکەن بەرهەمەکانیان چۆن بەرهەم بێنرێت لە کۆتاییشا بتوانین لیان وەرگرینەوە چونکە ئامانجی سەرەکی لەم پرۆسەیە ئەوەیە ئێمە بەرهەمی کوردستان بە بازار بکەین واتە بازاری بۆ بدۆزینەوە چونکە لێت ناشارم لە بازارەکانی دەرەوە کەندا و ئێستا هەنارێکی زۆری مسریمان هەیە تورکیمان هەیە زۆربەی وڵاتەکان هەناریانەیە و نرخەکانیشان کەمە ئێمە گەرمانێ هەناری هەڵەبجە کە کواڵەتێکی زۆر باشی هەیە ئەبێ هاوکار بن لەوەی کە بتوانین کواڵەتەکەی بەرزتر بکەینەوە منافەسی بازارەکانی تریان جۆرەکانی تری هەناری لە بازارەکانی دەرەوە پێ بکەین سپاس بۆ تۆ کاک محەممەد زۆر خۆشحاڵ بووین بە هیوای سەرکەوتن بەڵای زان و خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین زۆرن ئەو کاسانی کە لێرەدا کۆشکیان هەیە و کۆشکیان بەکرێ گرتووە بۆ ساخکردنەوەی بەرهەمەکانیان کە جۆرەها هەنار لە تەواوی باخەکانی پارێزگای هەڵەبجە و هێناوێنێتە نوێمین فیستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە لێرە بەرهەمەکانیان نمایشەکەن بۆ ساخکردنەوەی بەرهەمەکانیان ئەچمە لای یەکێک لەو خاوەنکارانە سڵاوت لەبێ ئەم کاتت باش پێم بڵێ ئەم هەنارەی بەڕێزت کە نمایشت کردووە بۆ گەشتیاران و هاوڵاتیان کە سەردانی فیستیڤاڵەکان هەناری کوێ پێشەکی بەخێرتانەکەم ئەمە هەناری باوە کۆچەکە ناوە بازارەکەی ئەمە هەناری سەرتایەتر لەمە گەورەتری نییە هەنارەکەی حەجمەکەی هەنار دوو سێ نەوعی هەیە سەرتای هەیە وەسەتی هەیە و تەواو وردی هەیە ئەمە تەواو گەورەکەیەتی لە ڕووی ناوی شۆ لە ڕووی کوالیەتی شۆ هەناری هەڵەبجە بەعام هەنارێکی جوانە و ناوی سوورە و ئاودارە تقریبن لە هەنارێکا گڵاسێ ئاوی لێ دەرەچێ بەلانی کەم و
هەناریش هەنارمان هەیە، شەربەتی هەنارمان هەیە، هەنار بە تەکاویمان هەیە، هەناری فرێشمان هەیە، اینجا ڕوبە هەناریشمان هەیە. بەعام بەرهەمی ئەمساڵ هەنارەکەمان فەلاحەکان لەخوا بە جیابێ هەناری جوانە، بەس کێشەی ساغکردنەوەکەی هەیە. ساغکردنەوەکە لە عەلوە پارە ناکا، تر کە فەلاحی وایە مەسروفی ساڵەکەی بۆ دەرناهێنێ، یان هیوا هەیە بە ئیجار گرتوویەتی، یان هەیە باخەکە ئەکڕێ زەرەرێکی زۆری پێگەێنێ. هەناری میسری و هەناری سووریەت ئەو هەنارە لە سلێمانی و لە عەلوەکانی کەلار و کەرکووکە هەنارەکە زۆر زۆریەت بۆ هەڵەبجە یا لە سلێمانی ئەو قاتعانێ عەرەبەکان لەوێ باریەکەن بۆ خۆیان بۆ جنوب، ئەوە کێشەیەکی زۆری بۆ هەناری هەڵەبجە دروست کردووە. ئیسا لەوە چێ ڕۆژانە لە سلێمانیە 400 بۆ 450 تەن هەناری هەڵەبجە ساغ بکرێتەوە. ئەو هەنارە نەمێنێ ئەڕاتە 600 تەن هەنار ڕاشە. ئەکرێت بڵین ئەو هەناری کە باسێکی هەناری سووریە هەناری میسریە ئەگاتەوە بەم هەنارەی خۆمان ئەم هەناری هەڵەبجە لە ڕووی کوالێتیەوە لە ڕووی کوالێتیەوە ناگاتە ئەم هەنارە. ئیسا ئەم هەنارە دوێنێ بەیانەکەی لێکراوەتەوە. دەی ماشەڵڵا ئیسا سەیرەکەی هەراڵە ئیسا چنراوە جێگەی خۆ دەستخە سەری با بیشکێنی ئەو هەنارەکەیەتی ئەرەوەڵا فەرم دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن. سپاس بۆ تۆ، سپاس بۆ بەشداریکردن. دەزانم خۆشەویستان ئەچینە لای کۆشیەکی دیکەکە ئەویش بە هەمان شێوە بەرهەمەکانی هێناوە لە نوێمین فیستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە. بەرهەمەکانی نمایشەکات بۆ گەشتیاران و هاوڵاتیان کە سەردانی فیستیڤاڵەکەکەن. سڵاوت لێ بێم کاتت باش. جانەکەم بەخێر بێ خوا سەرچاومان. ئەکرێت بڵین چەندەم ساڵە نوێمین فیستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە تۆ چەندەمین ساڵە کە بەشداری ئەم فیستیڤاڵەکەیت؟ من وەکو خۆم 5 ساڵە لەسەر یەک بەشداری ئەم فیستیڤاڵەکەین بە ئەو بەرەمانەی کە لە باخەکەی خۆمانە بەرەمێنین نەکەوەی بڵێن بیکڕین و بازرگانی پێ بکەین بیفرۆشین و یاشتر ئەوەی دامانناوە هەمووی بەرەمی خۆماڵیە، بەرەمی گوندی هاوارە، هەنارمانەیە، دەنگ هەنارە، شەربەتی هەنارە، ڕووبی هەنار و هێنیشمانەیە دۆشاوی تو. ئەم هەناری بەدەستمەوەی هەناری باخی هەناری باخی هاوار وەکو بەرهەمەکانی دیکە هەنگوینم بینی و ڕوبە هەنارەکە شەربەتەکە ئەمە هەمووی بەرهەمی خۆتانە؟ هەمووی بەرەمی خۆمانە. باشە، بوونی ئەم فیستیڤاڵانە ئەکرێت بڵین گرنگە بۆ ساخکردنەوەی بەرهەمی جوتیاران؟ ڕاستی گرنگە بۆ ئەوەی کە خەڵک ینی قوتی شێ بێ بتوانێت ئەو دەستباتە ئیشێک بۆ لێرەیە ساغی کاتەوە و دوایەوەش بۆ ئابووری هەڵەبجە گرنگە. ئابووری هەڵەبجە ینی بەجددی ئەگەر دوو فستیڤاڵی وایتیانە بێ بەتاڵەتێ پوشێتەوە، ینی خۆتەزانی گەنجان دایمەن لەم سنووریە کەمێ دەیشن و ئەمە شویان لێکات زیاتر ئەم ناو ئاوادان بێتەوە. وەکو هەڵەبجە یەک چەند دڵخۆشن بەبوونی ئەم فیستیڤاڵانە گەشاوی یەک بە تەواوی دەموچاوی هەڵەبجەیەکانەوە ئەبینم و زۆر دڵخۆشن و پیاوێکمان بین لەوێ وەکو هەڵەبجە یەک وتی ئەتوانین بیش بهێنین بە جەژن بە بۆنەیەک. ڕاستە ئەوە هەیە لەناو هەڵەبجەیە و زۆربەی ماڵەکان ئەگەر خۆیان بەشدار نەبن ئەکرێت خزمێکیان بەشدار بوو بێ و ئەمەش وەکو چوونە دەروێک و سەیرانێکی لاتەوە ینی بۆ ماڵەکان یین هەم ئیشەکەیەکەین و هەم کاتێکی خۆش بەسەرەوەی. باشە، جۆری هەنارەکەت ساڵەخانی دەستی خۆش بێت، هەنارێکی جوانەوە بۆ دانێمەوە. بەڵێ ئازیزان لەگەڵتان بەردەوامین. زۆرن ئەو کەسانی کە وەکو جوتیار هاتوونەتە فیستیڤاڵی هەڵەبجە و بەرهەمەکانیان لێرە نمایشەکەن. فیستیڤاڵەکە دەستی پێ کردووە لە چاوەڕوانی گەشتیاران و هاوڵاتیاندایە لە کیس خۆتی مەدە بۆ ماوەی 3 ڕۆژ یان زیاتر فیستیڤاڵەکە بەردەوامی ئەبێت و وەرە ئێرە بۆی کە لە نزیکەوە بەرهەمی ڕەنج و ماندووبوونی جوتیاران ببینیت و لێرە تاموچێژێکی تایبەتی هەیە، جۆرەها هەنار و جۆرەها بەرهەمی دیکە بوونی هەیە کە ئەتوانیت بە ئارەزوی خۆی بە فیستیڤاڵەکەیە بگەڕێیت و چ بەرهەمێکی خۆماڵیت بوێت، چ بەرهەمێکی سروشتیت بوێت لە هەرێمی کوردستان و باخی پارێزگایی هەڵەبجە ئەتوانیت بکڕیت. ئەگەڕێمەوە لە هاوکارانم سەرکۆ و پەیوەند. بەڵێ دەستخۆشی بۆ هاوکارمان ڕەوەند لەگەڵەوەی کە ڕەوەند لەگەڵ چەند هاوڵاتیەکی خۆشەویستا گفتوگۆی کرد
ئێمە فرسەت مازانی لەگەڵ پەیوەندا دوو قاپ هەناری جوانمان خوارد خۆ شەربەتیشیان بۆ هێناین بێگومان لێرە بەروبوومەکان زۆر بەچێشن و بێگومانش لەگەڵ ئەو بەروبوومانە شابینین کە کۆمەڵێک لەو هاوڵاتیانە کۆمەڵێک لە زەیت و هەنجوین و بەروبوومی تریش لێرە نمایشەکەن تاوەکو بتوانن ئەوانش بەرەمەکانیان لێرە بۆ هەموو میوانەکان نمایش بکەن و بیخەنە ڕوو بە هیوای ئەوەی کە چێژێکی تایبەت بە گەشتیاران و بە میوانەکان ببەخشێت. بەڵێ خۆشەویستان ئێمە لە پرۆگرامە تایبەتەکەمان لە فستیڤاڵی هەنار لە شاری هەڵەبجەی خۆشەویست لەگەڵتان بەردەوام ئەبین بەس لە ئێستادا پشوێکی کورتوەرەگرین و ئەگەڕێنەوە لاتان. بەڵێ خۆشەویستان جارێکتر سڵاوتان لێبێ و لەگەڵتانە بەردەوامین لەم فیستیڤاڵ و کەرنەڤاڵە جوانەی پارێزگای هەڵەبجە هەر لەگەڵەوەی تۆزێ نمە بارانی هەیە بەڵام بە هیوای ئەوەی کە نەبێتەوەی کە فستیڤاڵەکە دێک با بارانێکی ڕەحمەتی بێ بارانێکی خۆشی بێ بۆ مولایەکتان لە درێژەی گفتوگۆکانمانە ئەبینین کە لە پارێزگای هەڵەبجە لەلایەن کۆمەڵێ بەرپرسەوە ئەتوانن کە تیمێکی جوان دروستکەن لەم فستیڤاڵانەیە کە بە شێوازێکی باش ئامادەکاری باشی تایە هەبێ و لە هەمان کاتیشە تا چەند گرنگە لە بواری کەرتی کوشت و کاڵە بە شێوە و ڕێنمایی باش جوتیارەکان بەڕێ بکەن و بۆی کە بتوان ئەم بەرهەمە جوانەی کە لێرە بەدیەکەین بەردەوامی هەبێت و ساڵانە گرنگی پێبێنی ئێمە بۆی زیاتر لەسەر ئەم بابەتە قسەکەین ئێستا زۆر بەڕێز کاک سعدی خەفورمان لایەک و بەڕێوەبەری ڕێنمایی کوشت و کاڵی پارێزگای هەڵەبجە بەڕێزیان ئامادەیە کاک سعدی جان سڵاو لێبێ بەخێر بێت بەڕێستانم کاتتان بەخێر بێن سەرچاوان زۆر سپاس ئەم کاتی لە بینەرانی کورساتی خۆشەویست و عزیز زۆر سپاس پێکمان لەگەڵ گفتوگۆکانی ئێمەشا هەر لە پشتمانەوە کە لە کەرنەڤاڵەکەیان بۆ مەڵێ وتار لەلایەن سەرپەرشتیارانەوە پێشکەش کرا بەرامبەر فستیڤاڵەکە کاک سعدی گرنگی و تایبەتمەندی ئەم فستیڤاڵە ئەم کەرنەڤاڵە کە خەڵکی شاری هەڵەبجە ئێمە سێم جەژنمانە بە جەژنی سێم بۆ خۆمان لەسابنێ تا چەند گرنگی هەیە سپاس بۆ پرسیارەکانتان سپاس بۆ مانوبوونتان دیارە ئەم جۆرە فستیڤاڵانە دوو ئامانج هەیە بە تایبەت ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی کوشت و کاڵ و هەڵەبجە بەشی ڕێنمایی دوو ئامانجمان هەیە ئامانجێکمان دۆزینەوەی بازارەکە بۆ براجوتیارەکان کە بتوانن لە ڕۆژی کیاوە سوود وەربگرن و بتوانن دەستی دوو نەناسێت بەرهەمەکان لە ڕێی جوتیارە و ڕاستەوخۆ کڕیار دەستی بکەوێت بە نرخێکی گونجاو ئامانجی دووەمیشمان ناساندنی بەرهەمی هەنارە لە ڕێی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە بە تایبەت کەناڵ ئاسمانیەکان کە چۆن ناوخۆی حکوومەتی عراقی فیدرال بێت چ وڵاتانی دەرەوە بێت بەرهەمی هەنار بە تایبەت و تێگڕای بەرەمە کوشتکاڵیەکانی هەرێمی کوردستان بناسێن لێت بۆ ئەوەی بتوانین لە داهاتوودا لە ڕێی وەزارەتمانەوە لە ڕێی حکوومەتی هەرێمەوە بازارێکی باش بدۆزێتەوە بۆ بەرەمە کوشتکاڵیەکان زۆر باشەوە کە زانین کە هەڵەبجە بە هەنارەکەی زۆر بەناوبانگە تا چەند هەوڵ درراوە لە ڕێگەی ئەمەوە لایەنێکی باشی ئابووری بۆ شاری هەڵەبجە بەرهەم بهێنرێت دیارە هەڵەبجە ناسراوە بە هەنار و خاک و کەش و هەوا و شوێنی جۆگرافی وای کردووە کە هەنارێکی جوان و کوالێتی جوان لە ڕووی کوالێتیەوە لە ڕووی تاموچێژەوە ببەخشێت ئێمە بەڕاستی ئەم جۆرە فستیڤاڵانە هاوکاریێکی باشە گرنگێکی باشە بە براجوتیارەکان بۆەوەی ئەم بەرهەمانە بناسێنین وەکو باسمان کرد لە سەرتاوە چ بە ناوخۆی هەرێم بە تێگراوە چونکە ئێستا ئەیبین و جەنابان ئاگاتان لێە گەشتیاران لە سەران سەرێرەمی کوردستان هاتوونەتە ناوچەکەەوە هاتوونەتە هەڵەبجە بە خێراتنیشیان دەکەین و لە ڕووی کەناڵەکان ڕاگەاندنیشەوە ئەم هەنارە بناسرێت کە هەناری هەڵەبجە تایبەتمەندی تایبەتی خۆی هەیە و بەڕاستی کاریگەریشی ئەبێت کاریگەریەکی باش چ بۆ ساکردنەوەی بەرهەمی جوتیارەکان چ بۆ ئەوەی کە بیناسێنین زیاتر بە هەوڵ ومانوبوونی جەنابتان و تێگرا ڕاگەاندنەکان دەستەکانتان خۆش بێ سپاس بۆ بێگومان ئێوەش وەکو سەرپەرشتیاران لە بوارەکەیە لە پارێزگای هەڵەبجە ئێوەش توانیتانە هەوڵ بن لەگەڵ جوتیارەکانە بەڵام ئەوەی کە گرنگە ئێماڵین ئەمە نوێمین فستیڤاڵە ئەگەر هەنگاو بنەی بۆ ساڵی داهاتوو ئەبێ هەنگاوی باشتر بنەی کا بەروبوومەکان بەرەو باشتر بڕوە و بتوانی کەم و کوڕیەکانی جوتیاران پڕکەیتەوە و ئەم بەروبوومانە تەنها لێرە نەبێ بەڵکو بچێتە پارێزگاکانی تر و بۆ خواروی عێراقەوە بۆ دەرەوەی وڵاتیش بڕوانی ئەمە خاڵێکی زۆر گرنگە بە پیشەزاسیکردنی ئەم بابەتە بۆی کە بتوانن هەم سوودی بۆ جوتیاران و هەم بۆ ناوچەکە و هەم بۆ خەڵکیش هەبێت ئەمە تا چەند ئەبێتە دەرفەتێک کە ئێمە بتوانین لەو بەروبوومە جوانە کۆمەڵە پیشەسازی لێت بەرهەم بهێنین کە سوودی بۆ هەمومان هەبێت دیارە هەموو ئیشەکەکرێت کەم و کورتێکی هەرتیا بێت ئێمە ناتوانین بووین کە فستیڤاڵی نۆیە کەم و کورتیمان نییە دیارە ساڵانی داهاتوو ئێمە چینەوە بە
ساڵی پێشووە و کەم کورتەکان لە فیستیڤالەکە چی بێ هەوڵی چارەسەرکردنیان نەدەین بەپێی توانای خۆمان. بەنسبەت بەشی دوی پرسیارەکەتەوە بۆ بە پیشەسازیکردن بەڕاستی گرنگە هەرچەندە ئێستا هەندێ کارگەی بچووک و ئەوانە هەیە بۆ گرتنی ئاوی فرێش و دروستکردنی ڕۆبەنار و ئەوانە لە ناوچەکە بەڵام ئەمە نابێتەوەی بڵین کە کافیە بۆ ئەوە ئیتر کێشەمان نەبێت لە ڕووی بە پیشەسازیکردنەوە بەپێی پێویست نییە بەڵا خۆشببختانە گروپی کۆمپایەکانی هەڵەبجە کە کارگەی ڕاستانیان دروست کردووە ئێستش سەرگەرمی دروستکردنی کارگەی بە پیشەسازیکردنی بەرەمە کشتوماڵیەکانن کە بەرهەمی یەکەم هەنارە چ بە ڕووی بڵین ئاوی هەنار بە فرێشی و چ بە پیشەسازیکردنی بۆ شتەکانی ترکە هەمومان ئاگادارین هەنار سوودەکانی چەند گرنگە چەند سوودی هەیە کە بتوانین ومێدمانەیە لە ساڵی 2024 ئەو کارگەیە بکەوێتە گەڕ کە دوو ئامانجی گەورەی ئێمە پێکرد یەکێکیانەوەیە کە بەرهەمی کشت و کاڵی بە شێوازێکی باشتر بازاری بە دروست دەبێت هۆکاری بڵین کاریگەری دۆمیشیان هەلی کارە کاتوانین هەلێکی کاری باش بۆ گەنجان و دەرچوانی بەشە کشتتوکاڵیەکان لە سنوورەکە دابین بکرێت ومێدمانەیە کەرتی تایبەت ڕۆڵی هەبێت و لێرەشەوە لە ڕێی کەناڵەکەیەوە وەکو خۆمان زۆر سپاسی کاگاسۆ ئەەکەین دەستەکانی خۆش بێت ومێدمانەیە کاری باشتر و زیاتر بۆ ناوچەکە بکات تا بتوانین هەڵەبجە لەو میحنەتەی کەتیایەتی هەڵەبجەیە کە بە ئەتوانین بڵین بێژگە لە هەنارەکەی بەڕاستی وەکو جەنابی مام فەرمووی ڕۆحی شاد بێت کاتی خۆی وتی ئەگەر ئێمە 50 ساڵ خەباتی کورد توانی بێتی هەڵەبجە کوردستان شۆڕشی کورد بناسێنێ هەڵەبجە بە تەنیا توانی 50 ساڵ شۆڕشی کورد بەرەو پێش بەرێت کە بتوانین بەڕاستی ئەو میحنەت و ناڕەحەتی و دەردومێنێتی کە خەڵکی هەڵەبجە چێشتویەتی بەڕاستی بگاتە و ڕادەیە کە تۆزە میحنەتەکانی کەم بکرێتەوە ئازارەکانی کەم بکرێتەوە هەڵەبجە بەرەو پێش بڕوات ومێدەواری نمونەی کاگاسۆی زۆر بێت و سەرمایهدارانی تر بتوانن کە ڕووکەنە ئەم شارە و بۆ بەرهەمی کشتتوکاڵی کارگەی باشتر و جوانتردا بدێت. زۆر باشە ئەمە نوێ میساڵێکە ئەم فستیڤاڵی هەنارە ساز ئەکرێت لە هەڵەبجە میوانەکانی پێش بەڕێست ئاماژیان بەوە کرد کە لە ساڵەکانی سەرەتادا جوتیارەکان بە زۆر بەشداریان ئەکرد لەم فستیڤالدا بەڵام بە خۆشحاڵیەوە کە ئەم ساڵ بە جۆش و خرۆشێکی زۆرەوە بەشداریان کردووە چی وای کردووە کە ئەم ساڵ ئاوا بێت بەڕاستی جوتیار کە بەرهەم دێنێت بۆ ئەوەیە کە ژیانی پێدابین بکات کە هەستیان کرد ساڵانی ڕابردوو بە تایبەت لە فستیڤاڵی 1970 بازارێکی باش بوو بۆ جوتیارەکان بۆ ساکنەوەی بەرەمەکانیان ئەوە پاڵنەرێکی باش بوو کە جوتیارەکان زیاتر هاوکار بن زیاتر بێنە پێشەوە و بەرهەمی جوانتر چ لە ڕووی چۆنایەتیەوە چ لە ڕووی کوالێتیەوە بخەنە بەدەم گەشتیارانی بەڕێز. دەستان خۆش بێت زۆر سپاس بۆیەوە بەیوای ئەوەی کە بتوانم بۆ ساڵی داهات و پلانی باشترتانە بێ و ئەمەش دەرفەتێک بێ هەم بۆ جوتیاران بتوانن بە شێوازێکی باش بەرهەمەکانیان لێرە ساغ بکەنەوە و بتوانن زیاتر بۆ ساڵی ئایندە خۆیان ئامادە دووبارە سپاس بۆ تۆ ئامادەبوون خۆشحاڵ دەست خۆش زۆر سپاس بوونەتەوە هۆکارێکە میشە بوونەتە دەنگ و ڕەنگی چینی چەساوە و جوتیاران کە ڕۆژانێکی سەخت بە درێژایی مێژووی خەباتی گەلی کورد بەڕێیان کردووە ماڵوێرانی و دەربەدەری زۆریان دەستووە کە ئەوەش بەڕاستی ئێمە بێسپاسی جەنابتانەکەین کە هەمیشە لە بۆنەکاندا لەگەڵمان نابن بە تایبەت لە هەڵەبجەی شەید هەمیشە خۆشی و ناخۆشەکانمان بە گوێی هەموو دنیا پێن دەستان خۆش سەرشانی خۆمانی دەست خۆش بێت زۆر سپاس بێگومان پەیوەند ئێمە لەگەڵ گفتوگوکانمان لەگەڵ میوانە بەڕێزەکانمان هاوکارمان ڕەوەند لەناو کەپرەکانە لەگەڵ کۆمەڵێک لە هاوڵاتیان و جوتیارانە گفتوگۆ ئەکا بابزانێت لەسەر بەروبوومەکان و لەسەر ئەوەی کە چۆن خۆیان ئامادە کردووە کاری دەستەکانی ژۆ سەر لەوانێ لە نێو کاری دەستەکانە بێت هەچینەوە لای هاوکارمان ڕەوەند بۆی کە زیاتر لەگەڵ خەڵکە گفتوگۆ بکات فەرموو. بەڵازن بەردەوامیمان هەیە لەگەڵتان لە پرۆگرامی ڕۆژێکی نوێوە من جیاواز لە هاوکارانم لە بەشێکی دیکە ئێستا لە بەشێکی دیکەی فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجەم لە پارێزگای هەڵەبجە جگە لە بەرهەمی هەنار جگە لە تەواوی بەرهەمی جوتیاران کە لە فستیڤاڵەکەیە نمایش کراوە لە فستیڤاڵەکەیە خواردن بوونی هەیە جۆرەها خواردنی کوردەواری لە فستیڤاڵەکەیە نمایش کراوە جگە لەوەش کاری دەستی هەندێک لە خانمان لە فستیڤاڵەکەیە نمایش کراوە کە کەلوپەلەکانیان و
تەواوی بەرهەمەکانیان هێناوەتە فیستیڤالی پاییز و هەناری هەڵەبجە لە فیستیڤالەکە بەرهەمەکانیان نمایش کردووە بۆ گەشتیاران و هاوڵاتیان کە سەردانی فیستیڤالەکەکەن ئەچینە لە خاتونیە کە ئەم گوڵە جوانانەی هێناوە لە فیستیڤالەکەیە بەشداری کردووە و بابزانین چەندەم ساڵەتی بەشداریەکە خاتون سڵاوت لێ بێم کاتت باش. بەخێربێنیاخوا من وەکو کاری دەستی بەشداریم کردووە لێرە یەکەم ساڵمان لە نوێمین فستیڤاڵی هەڵەبجە بەشداریم کردووە و کارەکانم بەم شێوەیە لە گوڵی دەستکردە خۆم دروستەکەم و هەمیشە ئەمێنەوە تێک ناچە بێژی شێوان. باشە ئەم بەرهەمانە چیمان هەیە هەر تەنها گوڵمان هەیە و هەندێک شوێنی گوڵ ئەبینم کە تیایدا نمایش کراوە و شتیت دیکە ئەبینم. تەنها ئەم گوڵانەیە دروستەکەم وە بە کاغەزی بۆ شێوازە ئێرازێنمەوە وەکو هەمیشە ئەمێنێتەوە بە هیچ شێوازێک تێک ناچێت. باشە بوونی ئەم فیستیڤاڵانە بە ئەم گوڵۆش برمە دەستمەوە زۆر جوان بوو سەرنجی ڕایگەشام بوونی ئەم فیستیڤاڵانە تا چەند گرنگی هەیە بۆ بەرهەمی جوتیاران و بۆ ئەوانەی کە خۆراک دروستەکەن خواردنی کوردەواری دروستەکەن و بۆ بەڕێستان نمونەی بەڕێستان کە بەکاری دەستی بەشداریتان کردووە لە پێشەنگەکەیە. وڵی زۆ گرنگە بۆ خەڵکی شاری هەڵەبجە بەرهەمەکانیان ئێهێنە فستیڤاڵانە ئیخەنە ڕوو پیشانی خەڵکی شارەکانی کێئێن و ئەو کەسانی ئەو میوانانی کە لە شارەکانی تر سەردانوانەکان شتێکی زۆر باشە ڕاستی. دەستان خۆش بێ سەرکەوتوو بن گوڵەکەش زۆر زۆر جوانە بابەدانێمەوە بە هیوای زۆر سواز بە هیوای سەرکەوتن ئازیزان لەگەڵتان بەردەوامین و زۆرن ئەو کۆشکانەی کە لێرە بوونیان هەیە ئەم خاتونانە کاری دەستی خۆیان بەرهەمەکانیان هێناوەتە نوێمین فیستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە و بەرهەمەکانیان لێرە نمایشەکەن لێرە ئەوەی ئەیبینین کە مناڵانیش بێبەش نەکراون لێرە مناڵەکەت ئەتوانی بێنیتە ئێرە کە نەخشێکی جوان لەسەر شێوەی ئەکێشن و منداڵان زۆر زۆر دڵخۆشەکەن لێرە و کۆشکێکی دیکە ئەبینم خاتوچیا سڵاوت لێبێت ئەم کاتت باش بەڕێستان چەندم ساڵە بەشداری ئەم پێشەنگایەتان کردو بەخێر بن سەر چاو ئەم ساڵێکم ساڵمە باشە بەرهەمەکانی کە نمایشتان کردووە تیایدا بەشدارن لە فیستیڤاڵەکەیە بەرهەمەکانتان پێکاتوە لەچی جانتا مەدالیا گوارە جلوبەرێک و لە هەمان کاتیشە ستایل گۆڕینی جلوبەرگی حازری بەوەی کە بیکوردێنم. باشە ئەم جانتایە بین جانتایە سەرنجی ڕاکێشام بە جامانە لە قوماشی جامانە وایە دروست کراوە بەڵێ ئەگەر باسێکی ئەم بەرهەمانەمان بۆ بکەیت. ئەمانە هەموو ئیشی دەستی خۆمە و زۆرم پێخۆش بوو جامانە کە پێشتر بەستەنها پیاو بەکاری هێناوە ئێستا بۆ گوارە بەکاری هێنم بۆ مەدالیا بەکاری هێنم بۆ جانتا بەکاری هێنم و لە خەیاڵیشمایە ئەم کابۆیی کە ئێستا کچانەیە سرکەیم لێەوە ئەوەش لە بەرنامەمایە کە لەبەر دەستما بوو بەڵام تەواو نەبوو وەکو ئەم کابۆیە کە حەزریە کچانەیە خۆی سرکەیم لێەوە بۆ کوڕان جامانەی بۆ لێبم ینی بەس بۆەوەی ئەو کللتوری ڕنگ و ئەو کللتوری نەخشانەی ئێمە هەر بە زیندوی بمێنێتەوە لە هەموو کات و شوێنی کیشا بەکار بێت. باشە خات و شتەکانت زۆر جوانە کاری زۆر جوانی تایە کە ئەتوانن بێنە فیستیڤاڵەکە و تەواوی ئەم بەرهەمانە ببینن کە ئەم خاتونانە بەکاری دەستی خۆیان بەشداریان لە فیستیڤاڵەکەیە کردووە خاتوچیا بەشداریکردن لە فیستیڤاڵەکەیە ئەبێتە هۆی ئەوەی کە لە ساڵانی داهاتووشە بیر لەو بکەیتەوە کە بەشدار بیت لە فیستیڤاڵەکە. لە بری ئەوەی وەڵامیەوە پرسیارە بەمەوە شتێکی تر ئەڵێم خۆزگان فیستیڤاڵانە بە نیشتیمانی بکرایە بۆ نمونە ساڵی 2 فیستیڤاڵ بووایە بەڵام فیستیڤاڵەکان نیشتیمانی بووایە ئەمە یەکەم هانی گەنجەدا دەستڕنگینەکەی خۆی بدۆزێتەوە دووهەمینیان داواکاری لەسەر دامەزراندن زۆر زۆر کەمە بێتەوە تۆ کە پاڵپشتی گەنجێ بکەی سەرچاوی داهاتی هەبێ ئەو کاتەیە خەی کەسی تر ناگرێت دڵی بە ئیشەکەی خۆی خۆشە بێ و زیاتری ژمتمانەی بەخۆیە بێت و دوای ئەوە بۆ نمونە ئێستان فیستیڤاڵە گشتیە زۆر فیستیڤاڵی تر ئەکرێتەوە من ناوم بزنس بەسەر بزنسەکەی ئێمەواکەن ینی ڕێخستنی ئەم فیستیڤاڵانە وەکو بابەتێکی هاندانی گەنج پاڵپشتی گەنج لەلایەن حکوومەتەوە لەلایەن ئەو کەسانەی کە بەرپرسن لەم نیشتیمانەیە خۆیان بە خاوەنی ئەم نیشتیمانە ئازان کە ئێمە خاوەنە ئاسڵەکەین خۆزگە کارێکی لەو جۆرە بکەن.
دڵخۆشیەک بە تەواوی هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجاوە بە تەواوی بەشداربووانی فیستیڤالەکە و بە هەموو ئەوانەشەوە دیارە کە کۆشکیان هەیە و بەرهەمەکانی لێرە نمایشەکەن ئەمە ئەبێتە دڵخۆشی ئەمە وەکو بۆنێک ئەتوانرێت سیر کرێت بە دڵنیاییەوە چونکە نازانم چەندەم ساڵیەتی بەڵام ئەزانم چەند جاری تر بەڵێ چەند جاری تریش هەرکە ئاوا کراوەتەوە وەکو میوان بە بەردەوامی هاتووم ژینگەیەکی ئەم دەوروبەرە ژینگەیەکی زۆر زۆر جوانی هەیە و لە هەمان کاتیشە خەڵک کە دێشتەکانی خۆی عەرزەکات مای دڵخۆشیە یعنی لە نیشتیمانی ئەمەیە خەڵکی دەزڕەنگینی تایە خەڵکی هاندەری تایە خەڵکی پڕمتمانی تایە ئەکرێ نەوەستێ بەستەنها چاوەڕێ بێ بەڵکو خۆی ئیش بۆ خۆی بکات دەست خۆش بێت سەرکەوتوو بیت خاتوچیە بڵێ ئازان ئەمەی کە بینیتان تەواوی خانمانان کە کارە دەستیەکانیان هێناوەتە نوێمین فیستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە تایدا نمایشیەکەن و من ئەگەڕێمەوە لای هاوکارانم سەرکۆ و پەیوەند بۆ بەردەوامیدان بە پرۆگرام بەڵێ دەستخۆشی بە کارمان ڕۆند و بە هیوای ئەوەشی کە ئەو بەڕێزانەی کە لێرە بە کاری دەستی و بە کۆمەڵێک لەو کارانەی کە خانمان هێنایەنێتە ئێرە بتوانن ئەمەش دەرفەتێک بێ بۆوان کە بتوانن کارەکانیان لێرە نمایشکەن و زیاتر سودمەند بن لەوەی کە میوانەکان لێرە کارەکانیان لێ بکڕن. خۆشەویستان هیوادارینە فیستیڤاڵە بێتە مای خۆشی بۆ هەموو جوتیاران و خەڵکی پارێزگای هەڵەبجەی خۆشەویست. ئێمە لێرەیە پرۆگرامەکەمان بەرەو کۆتایی ئەڕوا بەڵام ئێوە ئەتوانن بێن سەردانی بکەن لە پارێزگای هەڵەبجە بتوانن لە نزیکەوە بەروبوومەکان ببین و بتوانن خۆتان زیاتر چێژی لێ ببینن کاتێکی خۆشتان بۆ خوازین و هەر لە خۆشییا بن. هیوادارین ئەم دەرفەتە لە دەستخۆتان نەدەن و لەم سێ ڕۆژێک کە ئەم فستیڤاڵە بەردەوام ئەبێت هیوادارین کە بتوانن بەشداری بکەن ئەگەر ئەمڕۆژ دەسەر کاربوون و داوامتانە بۆ بە و دووز بێ کە ڕۆژانی پشوە هیوادارین بتوان لەگەڵ خێزانەکانتانە بێن لێرە کاتێکی خۆش بەسەر برن ئێمە هیوا ڕۆژێکی خۆش و ئارامتان بۆ خوازین هەر شاد بن.